ئازیزان دۆستانی فلیم سازان خۆشحاڵین جارێکی کە پێتان شادەبینەوە ئەم جارە لە تەوەرێک ئەو تەوەرەی کە کارەساتێکی زۆر گەورە وەکو هەموو ئەو کارەساتانەی تر ئەنفال و چیمیابارانی هەڵەبجە و ناوچەکانی تر و ئەم جارەیان کە ئەو دەمەی 74مین فەرمان بەسەر ئێمەی کووردا هات لەو کاتەیە ئیتر ئەوە بوو کۆمەڵێ کچی ئازا و بە جەرگمان هاتنە دەست و ئەو عەقڵیەتەیان ڕەت کردەوە و بەرەو ڕووی ئەو عەقڵیەتە وەستانەوە کە ئافرەت کە ژنیان بە ناقوس العەقڵە زانی و هەر ئەوان بۆ هەموو دنیایان سەلمان و هەر ئەوان داستان ئەفسانە معجیزە ئەوەی کە ئەڵێن معجیزە ئەوان خوڵقانیان و بە هەموو دنیایان وت ئێمە میلەتێکی کەین ئێمە ئەو کچانەین کە لە مێژووە بەردەوام باس کراوین لە سەردەمی یۆنانیەکان لە پێش زاینەوە کە باسی ئافرەتانیا کچانی هەمەزۆنیان کردووە هەمەزۆن هەنێ لە مێژوو نووسانی خۆمان و هەنێک ساغیان کردووەتەوە ئەڵێن ئەمانە ژن بوونە کچی کورد بوونە لە هەمە ژنەوە هاتووە ئەگەرەوە ڕاستیش نەبێ پێویستمان بەوە نییە بەڵام ئەمەی ئەم ڕۆژگارە ئەم سەردەمە نوێیە داستانێکی زۆر زۆر گەورە بوو هەتاکو ئێستاش بوون بە سیمبڵی بە نوێنەری هەموو ژنانی جیهان هەر ئەو کچانەمان وای لێهات سەرنجی زۆر لە فلیمسازانی جیهانیان ڕاکێشە و لە دوای خۆیان لە دوای ڕوخاندنی داعش و نەمانی ئەو دیکتاتۆرە وای لێهات ئەمان لە زۆر لاوە لە فلیمەکانەوە زۆر لە فلیمسازان وەکو شۆڕشێک ژنی ئێمە ڕۆڵیان بینی اینجا سەبارەت بەم بابەتە بەم تەوەرە خۆشحاڵ ئەمڕۆ هاوڕێ شرۆڤەکاری فلیمسازیم کاک ئاسۆی ژیان دۆست لەگەڵمانە بۆ توێژینەوە و لێڤەگەڕینێک لەسەر ئەو تەوەرە کاک ئاسۆ جانیاخوا بەخێر بێ باندیەمان زۆر زۆر سپاس کاک سەرکەوژیان چاوت ماچەکەم چاوەکەمیت کاک ئاسۆ جان تۆ تەوەرێکت لا باس کردم من زۆرم پێخۆش بوو بەڵێ لە دنیای دوای داعشەوە ژن بە تایبەت ژنی کورد کچی کورد بوون بە ئەفسانە شۆڕشێکی گەورەیان نەک بەس بەرامبەر بە بۆ ئازادی بەرامبەر بە کۆنەپەرستان بەڵکو لە بواری فلیمسازی جیهانی و کوردیشە جێ دەستیان دیارە حەزم کرد لێرەوە مایکەکە بە خۆت بەم و کامیرە ڕوو لە خۆت کاوت و بچیتە ناو ئەو تەوەرەوە بەڵێ زۆر زۆر سپاس هاوڕێجان دەستی تۆ خۆش بێ و دەستی هەموو ئەو هاوڕێیانە خۆش بێ کە لە پشت ئەم پرۆژەی فلیمسازانەوەن بەڕاستی دیارە پرۆژێکی چەند ساڵی ڕابردووە من بەردەوام تابعەم کردووە یعنی پرۆژێکی جوانە هەموو ئەم بابەتانی کە باسەکرێ بڵێ محازەرێکی تایبەتن لەسەر دنیای فیلم لەسەر هەموو ئەو بەشانەی کە فیلم دروست دەکەن کە فیلممان بۆ ئەکەن بە شتێک کە ئەتوانین لێوەی بچینە ناو کۆمەلگای مرۆڤایەتی ئەم ڕۆوانێ بۆیە بەڕاستی پرۆژێکی زۆر گرینگە دەستان خۆش بێ و هیوادارم بەردەوام بێ ڕاستی ئەگەر بۆ ئەوەی هەر بچینە ناو باسەکەمانەوە لەوەی باسەکە نەوەک ینی باسێکی غەریب بێ یان هەڵبژاردننی ئەم باسار کاتی خۆشی کە بێکەوە باسمان کرد تۆش دیار بوون ترێستە هەبووە چونکە ئێمە ڕێک باسی مەسەلەیەکەکەین کە زۆر مەسەلەیەکی جددیە و مەسەلێکی گرینگە و مەسەلەی دنیای دوای داعش دنیای ژن و فیلمی کوردیە ڕاستی ئەگەر ئێمە خۆمان دەستی پێوە بگرین سەرچاوەیشی گەورە و گرینگە بۆ ئێمە وەک ئینسانی کورد کە ئەتوانین لێوەی باشتر بچینە ناو کۆمەلگای مرۆڤایەتیەوە ئەتوانین لێوەی باشتر خۆمان بە دنیا بناسیێنین ئێمە بمانێ و نەمانەوە ئێستا فیلم کاریگەری ئێزگار زۆری هەیە لە دنیاە و دەواازەیەکی گرینگە سێکم بەرێم
من لە لای خۆمەوە حەزەکەم زۆرم پێ باشە زۆرم پێ زەرورە خانمان کچانی کورد بێنە پێشەوە لە فلیم سازان وانەیان هەبێت و ڕۆڵی بەرچاویان هەبێت و لە بواری فلیم سازیشە دروستکردنی فلیمشە و هەوڵدەن ڕۆڵی بەرچاویان هەبێت چونکە بە حقیقت یعنی من وایە بینمەوە دنیا بینینێکی کەیە هێشتا ئەوان ئازاری گەورەیان تایە ئازاری چەسانەوەی ئیتر بەرامبەر بە مێرد بەرامبەر بە بەرامبەر بە کۆمەلگا بەرامبەر بە کۆمەڵە کەسانێک بەرامبەر ئەو نەریتەی کە بەسەریان نەسەپێنراوە یعنی کام کچی ئازادمانەکچێتە دەرەوە چێتە بازار لە هەرجەیەکا بێت تووشی کۆمەڵێک بەرەنگاربوونەوە ئەبێت یعنی سەختیکی زۆر گەورەی ئێمە پیاوان نایبینین اینجا لەوەیە چونکە ئەوان خاوەنی دۆزن خاوەنی قەزیەن بۆیە من پێم وایە گەرەوان دەستدەنە ئەم بوارەوە لەو بڕوایم شۆڕشێکی گەوراکەن من حەزەکەم تەشجیعاکەم و قۆڵی لێ هەڵماون بەڵێ کاکاسۆجان جاوڵای ما هەموو قسە و باسەکەی ئەمڕۆمان زیاتر لەسەر ئەوەیە بۆی تەرکیز بکەینە سەر ئەوەی کە ئەم فرسەتە گرنگ و گەورەیە هاتۆتە پێشەوە چۆن ئێمە بەگشتی وەک ئینسانی کورد وەک ئەوانەی هەواداری فیلمین و چۆنی ژنانی کورد بە واقعی چوونە ناو ململانیشی ئێجگار سەخت و توم و تیژەوە چۆن ئێستا ئەم ململانەیە چۆن ئەم بەرەنگاریە بکەینەوە بە فیلم چونکی فیلم ڕێگایشی ترە بۆ ئەوەی ئێمە دنیای ئێمە ژنی ئێمە بە کۆمەلگای مرۆڤاتی بناسیێنین من پێم وایە ئەوەی کە تۆ باست کرد لەوەیە ئەوە دوو جەمسەر بێ جەمسەریشان ئەوەیە بەداخەوە بەگشتی ژنان هێشتا لە بەشێک لە کۆمەلگاکانی دنیاە و بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە عزیێتە درێن ئەچەوسێنەوە زەحمەتیان تووشە بێ بەدڵی خۆیان ئازاد نین ناتوان تەعبیر لە دنیای خۆیان بکەن وەک پێویست ئەمە بەگشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەیان زۆر دەوڵەت و دنیای کە کەلتور و دین بە جۆرێک کۆنتترۆلی کردووە کە ئینسان نتوانێت بەدڵی خۆیەتیایە ئازابێ و لەگەڵیشە ژنان هەمیشە مەسەلەی پیاوسالاری مەسەلەی زرم و زۆری دایک و باوکو و بنەماڵە و کەلتور و دین و ئەمانە هەمووی کەم تازۆ تەسیری هەبووە بۆیە ژنی ئێمەش کە بەشێکە لەم کۆمەلگایە و بەشێکە لە ژنانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم زەحمەتیان لەسەر بووە بەڵام بیرمان نەچێ ئێمە داعش ئەگەرچی درڕندە بوو داعش ئەگەرچی یەکێ بوو لە بزوتنەوە خەتەرەکان بەسەر کۆمەلگای مرۆڤایەتیە بزوتنەوەیەک بوونیان حرەکەتێکی ئیسلامی سیاسی بوون کە ئەیانویست شارستانیەتی لە ناوبەرن جوانی لە ناوبەرن ژیان لە ناوبەرن حتى هەر عەلەم و ئاڵاکانیشیان ڕەش بوو ئەیانویست دنیای جوان و ڕووناک ڕەشکەن و ڕەشتنیکەن تۆ هاتی ئەم هێزە تاریک پەرستە تێکشکانەوە تۆ هاتوویتە ئەم هێزە مرۆڤە ئەم هێزەی کە هەموو جوانێکی لە ناوە برد تۆ ئەم هێزە دەمکوت کرد سنوورت بۆ دانا تێکت شکان لە ناوت برد هەموو ئەو گروژم و ئەو هێزوتینەی ئەمان هەیان بوو خەیاڵیانە بوو کە دنیا داگیرکەن کە بەشێکی زۆری ناوچەکەی ئێمەیان داگیر کرد بەڵام تۆ ئاهاتی لە بەرامبەر ئەمەیە بووی بە هێزیشی گەورە و ئیرادێکی گەورە لە دنیاە یعنی ئێمە هەموو ئەوانەی کە هەست بەمە ئەەکەین ئەگەر نەسینە پشتی هەر پرۆژەیەکەوە کە ئەم دۆزە ئەباتە پێشەوە ئێمەش خەتامان هەیە ئێمەش خراپەکەین بۆیە بە بڕای من هەر کەسێک لە ئێمە کە ئەهلی هوەرە کە ئەهلی فیلمە کە خوێندنەوەی بۆ دنیا هەیە بۆ مرۆڤ هەیە بۆ جوانی هەیە بۆ ژیان دۆستی هەیە بۆ مرۆڤ دۆستی هەیە ئەبێ ئێمە بە دوای پرۆژەیەک بین کە پرۆژێکی زۆر گرنگە کە دوای تێکشکانی داعش شانسێکی گەورە هاتوتە پێشەوە کە دنیای فیلمی کوردیە دنیای ژنی کوردیە و چۆن ئەم دوانە بەرجەستە ئەەکەیتەوە بەیەکەوە ڕاستیەکەی ئەگەر ئێمە ئەوە بە سەریعی هەر ئاوڕێک لە فیلمی کوردی بینەوە حتمما فیلمی کوردی بۆ خۆی تازەیە کورد تازە کەوتۆتە ناو فیلمەوانی ئەگەر حتا ئێمە تۆزێک دووریشکەوینەوانی لەوەی کە حتا جارێک جۆن لێبوو تۆ باسی فیلمی زارێتە کرد و ئەوانە ئەگەر فیلمی زارێ لە شوێنێکا دەرکەوتووە و فیلمی کوردیە بەڵام لەوەیە وەک پێوی جێی نەگرت بێ یان فیلمێکی بێدەنگ بووە دیارە بۆ ڕۆژی خۆی بۆ زەمەنی خۆی بە تایبەتی دوای جینۆسایدی ئەرمەنیەکان ئەم فیلمە دروست بۆ و شخصێتەکان شخصێتی یەزیدین زۆر گرنگی خۆی هەبوو ئەمە لەوە کەم ناکەمەوە بەڵام بەگشتی فیلمی ئێمە تازێ حتا ئەگەر باسی لە یەڵمازگۆناوە باسکەین حتا لە بەهمەنی قوبادی و هەموو دایرێکتەرەکانی ئێران هێشتا ئەمانەش نیان توانیوە
نوێنەرایەتی فیلمی کوردی بکەن ئەمانە نوێنەرایەتی فیلمی ئەو وڵاتانیان کردو کە تیاژیاون حتا سەبجێکتەکانیان نیانتوانیەوە بە دڵی خۆیان تعبیر بکەن سەبجێکتێک هەڵبژێرن کە پراوپڕ باز لە ئیرادەی ئینسانی کورد بکە هەندێک تەکنیکیان بەکارێنایان ڕۆیشتونە بە سەریادیارە بۆیە هەرچیەک چۆن ئاوردەینەوە فیلمی ئێمە فیلمی دوای ڕاپەڕین و هەنێک بڵێن لە دوای ڕاپەڕینەوە بە جۆرێک فیلمسازی کورد پیا بوو و فیلم دروست بوو و فیلم ڕنگ و بۆنێشی تری گر فیستیڤالات دروست بوو لە وڵاتە جیاوازەکان لە کوردستانە بۆیە ئەم بەشە لە ژیانی ئێستای ئینسان بەگشتی کە زۆر گرنگە و فیلم بە ئاسانی ئەتوانێت دەیان سنووری دنیا ببڕێ تۆ گەر کتێبێک 1000 نسخە 5,000 لێ چاپەکەی 5,000 کەس بیخوێنێتەوە بۆ نمونە فیلمێک لەوەی لە شەوێکە ملیۆنان ئینسان تەماشای بکە تۆ سێ کە فیلم چ بازێکی گەورە ئەدا و چۆن سنوورە بڕێ و دنیا ئەبرێ و قاڕەکانە بڕێ بۆیە ئێمە زۆر گرنگە تەرکیز بخەینە سەر فیلم بەداخەوە کە تا ئێستاش بە بڕای من لە ئاستی پێویستان نەمان کردووە ئێمە دنیایە ماتریالمان لە دەسا بووە ماتریالی ئەنفال یەکێکە لە هەرە ماتریالە گرنگەکان ئێمە ئیسفادەمان لێ نەکرد وەک فیلم سازەکان وەک ئەوانەی ئەهلی فیلمن و ئیش لە ناو فیلمە ئەکەن ئێمە هەڵەبجا ئێمە جینۆسایدی گەلی کورد ئەنفالی ونکردنی کوشتنی بڕینی دێهاتەکانی ڕوخانی ئەم هەموو ماتریالە گەورەیەمان لەبەردەسا بۆ وەک پێویست ئاورمان لێ نەداوەتەوە مشکلاتمان زۆر بووە نەمانتوانیوە کارێک بکەین کە ڕنگدانەوەی ئەو ئازارە گەورەیە بێ کە لە ناو ژیانی ئێمەیە هەیە تۆ گەر ئاور بدەیتوانێ هەموو ئەو ڕوودا و بەرکەوتە گرنگانەی دنیا لە جەنگی جیهانی یەکەم و دووەمەوە ئەیگری لە جینۆسایدی ئەرمەنەکانەوە ئەیگری لە جینۆسایدی گەلی کەمبۆدیاوە ئەیگری لە شەڕەکانی ڤێتنام ئەمریکاوە ئەیگری لە هەر شوێنەکەی ئەمانە هەرچێک بوو بێ فیلم بەشێکی هێناوەتە پێشەوە و بازێکی گرنگ و گەورەی پێداوە کاگاسۆ ڕێگەیەکم پێ بە من لێرە ئەمەیە کەوانەیەک بچینە ناو بابەتێکی بە هەر بابەتی کە پێشتر تۆز ئێستا تەرکیز خستە با بڵێ نیل مازگۆنای ئیتر حەمەوبەیجی نەزاریان کە فیلمی زاری کردووە فیلمی دختەر لور و هەموو ئەو کەسانی تر کە پێشتر فیلمیان کردووە ئەوانەی پێش ڕاپەڕین ئەوانیش خویستویانە شوناسی میلەتێک شوناسی میلەتی کورد لە فیلمەکانیانە ڕەنگ باتەوە بەڵام لە ژێر سانسۆرێکی گەورەیە یعنی ڕێزی ئەوان لە لای من زۆر گەورەترە لەوەی کە ئێستا لە دوای ڕاپەڕینەوە لە باشوور ئەخر تۆ بەس باشوور بە حساب نەکەین با فیلمسازی کورد بەس لە باشوورە قەتیس نەکەین حکوومەتێکی هەرێممان هەیە ئەو حکوومەتە هەرێمە پارەی نەداتێ فیلمسازی کوردەوەتانێ ئێستا هەموو هاوار و ناڵەیانە و فیلمسازی کورد لە باشوور سێرەکەی هەتا ئێستاش فیلمەکانیان کاتێ بن بۆ فیستیڤالە جیهانیەکان ئەبێ لە ڕێی عێراقەوە بیبن یعنی هیچی فەرق نییە لەگەڵ پێش ڕاپەڕینە ئەی تۆ چی لە فیلمسازی ڕۆژەڵاتەکەی لە باکوورەکەی لە ڕۆژاواکەی خۆ ئەوانیشە تاکو ئێستاکە ئەو ئازادیان نییە ئەوانیش هەر بەناوی ئەو وڵاتانەوە فیلمەکانیان نەڕوە من لێرە لە ئەمریکا گەر فیلمێ بکەم یانێکێ لە بەریتانیاوە بیکە هەر خۆتان برادران لە بەریتانیاوایکەن تۆ ناتوانانی بەناوی کوردستانێکەوە بڕات فیلمەکان یعنی هەر بەناوی ئەو وڵاتانەوە ئەڕوە اینجا بۆیە من ئەوانەی پێشتریش کە حەمەبەگ کە ئەرمەنی بووە کە فیلمی زاری کردو دوو فیلمی تریش یا سێ فیلمی تریشی کردووە هەر لەسەر کورد من بە شۆڕشێکی گەورەی دانم یعنی ڕێزم بۆ قسەکەتەیە بۆیە حەزم کردم مداخلەیە بکەم اینجا هەموو هەوڵمان داوە هەمووی پێش و تازە و با کۆنەکان هین نەکەین لە ڕێزیان کەم نەکەینەوە یەکەم قسەکە ئێمە بۆ یەکە ئێمە مداخلە بکەین و بتوانین شتێکی باش پێشکەشتین خۆ حتمما ئەمانەی تۆ نەنا من بە ینی 100% نەک لە ئیرادەی ئەوان کەم ناکەم و لە قووەت و ئەوان و لە ئەوەی ئەو لە 1920 زاری کردووە یعنی مهمە ڕێگوە ئەبێ بە سەدەیە یعنی 95 ساڵ پێش ئێستا یعنی فیلمێکی وا بکە کەسێکە بێت چی خۆشەویستیەکی گەورەی بۆ بێت نەنا من گومانم لە من نییە کە هاوڕێجان ئەمە کاری گەورەن خۆ من لەم کارانەکەم ناکەمەوە بەڵام ئەمەی کە لە ڕاپەڕین بەدواوە فرسەتەکە زیاتر بۆتەوە بۆ خەڵکی باشوور و هەموو ئەو فیلمسازانەی کە لە ڕۆژهەڵات و ڕۆژئاواشەوە کەم تا زۆر توانیوانە لینک دروستکەن لەگەڵ باشوورە و هاتوونە و بە یەکەوە یەکمان ناسیوە فیلمیان دروست کردووە یارمەتی هەبووە بۆیە ئێمە ئەنجا هەموو ئەمانم بۆ ئەوەیە کە ئێمە چۆن بینە سەر ئەوەی کە ئێمە
ئەم شانسەی کە ئێستا لە بەردەستمانە یان ئەم سەبجێکتە گەورەیە ئەم هەموو ماتریاڵە لە بەردەستمانە چۆن ئەمە نەهێلین هەروە بەسەرمانە تێپەڕێ ئەمە ڕەتی بۆ نێت تۆ خەڵکی چۆی کوردستانیان کەسێک لە کەنەداوە دێ فیلم دروستەکان لەسەر کۆبانی تۆ خۆت بەشێکی لە کۆبانی ناکرێت فەرامۆشی بکەیت و بچی ئیشێکی تر بکەیت مەبەستمەوەی دیارە مرۆڤ ئازادە فیلمساز ئازادە خەیاڵی سیناروی چی لە خیاڵە بەڵام من پێم وایە ژنی کورد چونکی بمانێ و نەمانەوێ ئەوەی حتا ئێمە کە باسی ئەم باسەمان کردەوە بەیەکەوە ئەم لەسەر ئەم ناونیشانە ڕێکەوتین خۆ مەسەلەی ئێران هەر نەبوو لە ئارایە ئێستا مەسەلەی ئێرانی شۆڕشەکە بۆتە شۆڕشی ژنان ئێستا ژینا بوو بە سیمبول لە دنیاە ئەوەندەی ئێستا ئەوەندەی بەم شۆڕش و بەم چەند هەفتەی ڕابردوو لە ئێران ناسرا و ژینا ناسرا و ژن ژیان ئازادی ناسرا پێشتر ئەو هەموو شێ کەس نایزانی کەس وەک ئێستا نەکەوت بۆ دوای ئێستا ڕۆژانە بڵین شەمە و یەکشەمی زۆربەی وڵاتەکانی ئەوروپا هەتا ئەمریکا و کەنەداش کە خۆپیشاندانەکرێ هەزاران کەس دێنە سەر جادەکە بەشێکی زۆریان خەڵکی ئەوروپین چونکی پیان وایە ئەمە پەیامێکی گرنگە ڕزگار بوون لەژێر چەوسانەوە و زوڵمی زۆری ئاخوندەکانی ئێرانە کارێکە هەرە بێت تا دەستی بۆ بەرین و ئەبێ هەمومان لە پشتی بین و ئەبێ ئەم سمبولەی کە هاتۆتە پێشەوە جارێکی تر ژنانی کورد و ژنانی ئێرانی بەگشتی بوونە بە ڕەمزی ئەم شۆڕشە و ئەمێ بێت لە پشتیانەوە بین و ئەبێ هەر توانایەک لە ئێمە هەیە و بچینە بەڵێ کاکاسۆی جان ئەلبەتە دەست بۆ بەرین کاکاسۆ نازانم قەتع بوو ویستم بەردەوام بم لەگەڵتا ئەلبەتە کاکاسۆ ئەمەی ئێران کە ئێستا هەموو دنیا لەگەڵایەتی لە زۆر جێی دنیا تۆ بڕۆ لەو خۆپیشاندانانی لە وڵاتانە ئەکرێت سێرەکەی ژنێکی زۆر دێن پژگیری ئەەکەن پیا و کەمتر بەڵام بۆ ئەو ژنە زۆرە دێت چونکە ژن لە هەموو دنیاە هەمان ئازاری هەیە هەمان کێشەی هەیە ئەگەر لەو وڵاتانەشی کە ئازادن بەڵام بە جۆرێکی کە کێشەیەکی هەیە لەگەڵ ئەو سیستەمەیە ئەو سیستەمی پیا و سالاریە ئیتر ئەوەیە کە ئەوان بە هەمووان دێن بەشداریەکەن لەوەیە ببێ بە شۆڕشێکی زۆر گەورەی سەرتاسەری جیهانیش ئیتر بەو هیوایە بەڵێ فەرموو کاک بڵێ من مەبەستمەوە بوو کە ئەم شۆڕشی کە ئێستا لە ئێرانە هاتوۆتە پێش شۆڕشی گەلانی ئێرانە بەگشتی حتا من نامێ بچوشیش بکەن و بڵێن بەس ڕۆژهەڵات شۆڕشی گەلانی ئێران خەڵکی ئێران بە هەموو نەتەوە و دینە جیاوازەکانەوە پەستە لەم ڕژێمەی کە چلو چەند ساڵی چەوسێنێتەوانێ زەختی لێ کردووە بە زۆر دنیایەک شتی بەسەر ئەسپانەوە کە کۆمەلگاکە قبولی نەکردو ئێستا ئەم شۆڕشە خەڵک هاتۆتە پێشەوە خەڵک هاتۆتە سەر شەقامەکان لە دنیا و لە ناویشەوە و بەشێکی زۆری ئەمانە ژنانی ئێران و ژنانی کوردیش سەرمەشق و سەرمەشخەڵی ئەم شۆڕشن بۆیە هەموو ئەمانە پەیوەندیشی گرنگی هەیە بەیەکەوە بەڕاستی ئەو ژنانەی کە لە کۆبانی و لە ئەفرین و لە ڕۆژئاوایە بەرامبەر بە داعش نواندیان ئەو هێز و ئیرادەیەی نەخشانیان هەر بەشێکی ئەو فکر و ئەو عەقڵ و ئەو تێڕوانینێ ئەمڕۆ لە ڕۆژهەڵات و لە بەگشتی لە ئێرانە ڕەنگی داوەتەوانی و هاتۆتە پێشوانی بۆیە من حتا لە ینی جێی خۆشبەختیە کە ئەم ساڵ لە فیلمی لە فیستیڤالی لەندەنا کۆمەڵێک فیلمی تیا بوو کە فیلمەکان بەشێکی ڕەندانەوەی ئەو ڕووداوانەی ڕۆژئاوا بوون بە تایبەتی لە تێکشکانەکانی داعشا لە بەرەنگاریەکانی شنگالە لە شەڕەکانی کۆبانیا کەم تا زۆر هەبووە بەڵام هێشتا کافی نییە ئێمە ئەکرا بە بڕوای من ئەمە بینینی منە بۆ ئێمە ئەکرا وەک هەموو ئەوانەی هەواداری فیلمی جا شەد نییە تۆ ئیلا فیلم سازبی کەسێک فیلم سازە کامیرەمانە هەر چمکێک لە چمکەکانی فیلم ئەکرا بە هەمومان بتوانین چۆن ئێستا ئێوە دەستان بردووە بۆم پرۆژە گرینگە ئەو کاتێ ئێمە ژەمانتوانی بەگشتی هەمومان لە ناو دەرەوە لە هەموو پارچەکانە پرۆژەیەک دروستکەین هەر بەنایی بە دیکۆمنتکردنیان کۆکردنەوەی ئەو دیکۆمنتانەی کە لەسەر ژن لەسەر ئینسانی کورد لەسەر جینۆسایدی کورد هەمووی ینی ئێمە ئەرشیفێک دروستکەین چۆن ئێستا کاک هۆمەر لەسەر ئەنفال ئەرشیفە بە تەنها بۆ خۆی بە جۆدی شخصی خۆی بەداخەوە کە ئەبوایە دەیان و سەدان ڕێکخرا و ئینسان لە دەوری کە هۆمەر بوونایە بەڵام ئەو بە تەنیا ئەرشیفێکی گرنگ و گەورەی دروست کردووە ئەکرا گەورەتری بکەین هەر ئەمانەی کە ئێستا لەسەر ژنانی کورد لە ڕۆژئاوایە ڕوویانداوە ئەکرا ئەمە بە نەوعێک ئەرشیفکەین کە هەمومان تاقە و وزەی خۆمانی بۆ تەرخانکەین پێکەوە بتوانین دەستە جەمعەتر گروپتر ڕێخاوتر مرەتەبتر بتوانین پێکەوە
ئەم پرۆژانە باشدا ڕێژین ئیشی لەسەر بکەین کۆی بکەینەوە ئەم هەموو کورتە ڤیدۆ و کورتە دیکۆمنتانەی کە کراوە ئەرشیفێکی بۆ سازکەین کە ئەمانە ببن بە سەرچاوێکی گرنگ لەمڕۆ بۆ ئایندە و بۆ داهاتووی ئێمە ئەکرێ ئەمە گەرمتر و گورستر و ڕوونتر بهێنینە پێشوانێ من هەر سوتفە بۆ ئەم مەوزوعان لە هەندێک لەگەڵ کەوەمەرە قسم کرد لەسەر مۆزوعی ئەنفال جینۆسایدی گەلی کورد مەسەلەن چۆن ئەو کەسانی کە ڕزگار بوونە بۆ نمونە لە پرۆسەی ئەنفال لە بەدناوەکەی عێراقا چیان لێ هاتووە من هم زانی ڕاستی دوو کەس ڕزگار بووە لەو بڕۆ بەڵام ئەو باسی ئەو کرد کە 14 کەسی زیندوو هەن کە لە ئەنفال گەڕاونەتەوە بە هەر ناوێک ڕزگاریان بووە بەڵام ئەم 14 کەسە ون بوونە لە ناو کۆمەڵگایە ئەگەر کەسێک پێشتر عارض قوربانی لە هەندێک کتێب و ئەوەیە باسییان کردووە گفتوگویان کردو بەڵام ئەم 14 کەسە کەونیتە ناو کۆمەلگا وەک ئێمە ئەژێن کە من خۆم بیرم مێت کە چوون بۆ کەمبۆدیا لە جینۆسایدی کەمبۆدیا ئەوانەی کە ڕزگاریان بووە لە جینۆسایدی کەمبۆدیا ئێستا لە موزیۆمەکانە شاید حاڵی ڕووداوەکەن هەم کتێبی خۆیان بە شخصی نووسیوەتەوە وەک شاید حاڵی جینۆسایدی گەلی کەمبۆدیا هەم کتێبەکان بە جۆرەها زمانی جیاواز ئەفرۆشنەوانەیە کە تەرجەمە کراوە خۆیان لەوێن ئیمزای کتێبەکانەکەن وە خۆیان سمبولن هەزاران گەشتیان لە دنیاوە دێ ڕسمیان لەگەڵاگرێەوە ئەم کتێبانە پەیاکرێ ئەیکڕن و تر نازانم دیارە داهات و دەرامەتەکەی چۆن و حتا من خۆم نوسخەیەکم کردی و ناردم بۆ مۆنیمنتی چەمچەماڵ وتم هەر وەک سەرچاوەیەک فێر ببین ئێمەش مۆنیمنتی ئەنفال لە چەمچەماڵ پڕیکەین لەم سەرچاوانە لە کەمپی ئاشلیسەوە کە من چوومە چۆن خەڵکی چۆن ئەم وڵاتە چۆن پۆلۆنیا هەموو ئەم سەروەت و ئەمەی کە ئەم ڕووداوەی کە ڕوویاوە چۆن کۆی کردوێتەوە ئێستا هەزاران و ملیۆنەها گەشتیار ساڵانە ئەچن سەیری ئەم دیمەناناکەن و جینۆسایدی جوولەکان لە پۆلۆنیایە لە کەمپی ئاشلیسە ئەبینن چیان بەسەر هاتوو بەڵام ئێمە ئەمانشمان نەکردو ئەم کەسانەی کە ڕزگاریش بوونە جارێکی تر کەوتون ناو کۆمەلگا و بە شەڕەشەق بە جوودی کەسانێکی وەک کاگۆمەر مانگانێکی 500 هەزاریان بۆ براونەتەوە تەواو کە دیارە ئەوتی من حتا پرۆژێکم پێشکەش بە حکوومەتی هەرێم کردووە کە ئەمە سنتەرێکە بێ ماڵێکە بێ ئەمانە بە یەکەوە بژێن و خەڵک بێ سەردانیان کاوە گەشتیار دێ خەڵک دێ لە دەرەوە و فیلمساز دێ فیلم دروستەکە کە ئەمانە ببن بە سەرچاوەشی گرنگ بۆی ئێمە بتوانین ئەنفال هەنگاوێکی تر بەرینە پێشەوە ئێستاش ئەنفال لەناو ئێمە پرۆسێکی زۆر لۆکاڵیە بەداخەوە تۆ تەماشاکە سەدام کاتی خۆی کە کۆیتی داگیر کردو دوای ئەوەی جارێکی تر سەدام و ڕژێمەکەی لە ناوچوو هێشتا کوێیتیەکان حکومەت و خەڵکەکەی لە عێراق خۆش نەبوون هەموو ئەو زەرەرانەی بە کوێتی گیان نەبوو جارێکی تر بژاردەوە بە عێراق و عێراق مەجبور بوو چۆژێر هەموو قەرزانەوە بیاتەوە بە کوێیت بەڵام گەلی کورد خوێنەکەی ئەڵەی خوێنەکەی جیاوازە لە گەلانی تری دنیا چۆن بە پرۆسی جینۆساید و حتا ئێمە مۆسوعی هەڵەبجە ئەوانە کە ئەمانتوانی کەیسەکە بە نوع گەورە بکەینەوانەیە هەر لە ڕێی فیلمەوە مەبەستم هەموو ئەمانە کە فیلم ئەتوانێت کاریگەری هەبێ من چەند ساڵێک پێش ئێستا کابرایەکی ئینگلیز دوو کەس نازانم چۆن ژمارەکەی منیان پیا کردبوو دارە فیلمێکان دروست کردبوو لەسەر تەئسیری گازی کیمیایی لەسەر خەڵکی هەڵەبجە کە هاتەوە ئێمە لەگەڵ دایکی کوڕەکەمە تەرجەمە و کۆمەڵی ئاسانکاریمان بۆ کرد و فیلمەکان بۆ تەلەڤیزیۆنیشی ئێرانی بوو پێم وایە ئەو کاتە و تەنها لەسەر تەئسیری گازی کیمیایی لەسەر ئینسانی ئەو و لەسەر ئینسانی ئەو شارە و ئەو دەوروبەرە چی بۆ چۆن بووە کە کۆمەڵی مخابراتی باشی تیا کردبوو کە ئەوان خۆیان بیران لەو کردو بەڵام ئێمە خۆمان نەمان کردوتوان کاکە هەڵەبجە حتا هەڵەبجە کۆنەکە ئاوەدان نەکەنەوە لە دەرەوەی هەڵەبجە شار دروستکەن و ئەوە بهێڵنەوە وەک مۆنومنتێک ئەکرا ئەو گوندانی وەک گۆپتەپە و جەلەمەرد و هەندێک گوندی قەڵاسێکە و ناوچەکانی تری قەراخ و ئەمانەکە وێران کراون چون لە ناوڕاست شار گوندەکانە جاریشی تر ئەوەدانیان کردو ئێساش ئەو ورد بگەڕی پڕی لە ئێسک و پرووسکە کە ئەکرام شوێنانە بمێننەوانێ ببن بە مەتحەفی گەورە ئیشی لەسەر بکرێ بۆیە جاریشی تر هەموو ئەمانە پابەست دەکەمەوە بە مەسلەی ڕۆژاواوە بە مەسلەی ئەوەی من خۆم لەم لەندەنە چەند جارێک بەر خەڵک کەوتومەکە بە سوودفە یعنی من ساقی تەکسیم ئیشم کردووە کەوتیانە تۆچیت و کوردیت و ئەوانە یەکسەر باسی ئایسس و ژنی کوردیان کردووە کەوتیانە چەند ژنی کورد ئازایە چۆن توانیوانە ڕوبەڕووی ئەم هێزە ئەخر خەڵک هەبوو
هەر لە ئەوروپاش دانیش کە ناوی ئایسیس هات و داعش ئەترسا ئەوەندە بە بەرچاوی کۆمەلگای بەشەریەتەوە خەڵکیان سەر بڕی و خەڵ سەرروکەلەی خەڵکیان هەڵواسی خەڵک لە دووریشەوە تۆقی بوو لێیان خۆ لە هەندێک شار و شارۆچکای داعشی چی ناکرد بەس یانوت هات خەڵک چۆڵێکن لە ترسە ئەوەندە هێزێکی خەتەر بوو بەڵام لە شارێکی وەک شنگالا هەمووی بە 12-15 کەسێک لە گەریلا ڕوبەڕویان بوونوانێ و وردە وردە بربەستیان بۆ دروستکردن و کە کۆمەڵی خەڵکی زۆر بوون بە سەبەی ڕزگارکردنی و خەڵکانەی کە بڕیان کردبوو بەڵام هێشتا نەگەوت بوون هەندێک ناوچەکە دووریان بخەنەوانی بۆیە ژنی کورد کارێکی کردووە لە مێژووی بەشەریەتە ئەبێ بنووسرێتەوە باسی بکرێ و ئەبێ هەر کەسێک لە ئێمە شانازی پێوە بکەن چونکی ئەوە تەنها شانازی نییە بۆ گەلێک بۆ کورد بوون شانازیە بۆ مرۆڤایەتی بەڵام ئێمە چۆن ئەمە بهێنینە ناو ستەیجی دنیاوە بێنی ناو مەیدانی سیاسی و هوەری و فیلم سازی جیهانەوە و ئێمە چۆن نەتوانین ئیشی لەسەر بکەین و ئایا تا ئێستا هیچمان کردووە هیچ هەوڵێکی وا گرنگ و گەورەمان داوە کە ئەمە بتوانین بیکەین بە بابەتی گرنگ و خەڵک لێرەوە باشتر بگەین بە دنیا من پێم وایە نەمان کردووە و ئەبێ هەر ئێستاش بیکەین و هەر ئەبێ ئێستا دەستە و گروپی تایبەت دروستکەین ئەوانەی کە ئەهلی فیلمن و بین پرۆژە هەبێت ئەبێ گروپمان هەبێت و ئەبێ ئیش لەسەر بکەین کە نەهێڵین ئەم مەسەلە گرنگە هەروە بە ئاسانی تێپەڕێ بەسەرمانە و ون بێت و نەمێنێ و باز نەکرێت بۆ یەشێک لە ئەرکە هەرە گرنگەکانی ئێستای ئێمە ئەوەیە کە بتوانین پێکەوە پرۆژەی فیلمسازی لە ڕۆژئاوا بە تایبەتی و لەو ڕووداوانەی کە لە ئەفرین و لە کۆبانی و لە هەموو ناوچەکانی تری ڕۆژئاوا بەرامبەر بە داعش ژنانی ئێمە کچانی ئێمە ڕوبەڕوو بوونەوە بین ئەم ماتریاڵە گرنگ و حازر بە دەسەی کە هەمانە و بینیمانە و تای بووینە و ئاگامان لێ بۆ بەردەوام ئەمە بێنین جاریشی تر پێکەوە دای ڕێژینەوە و بیکەین بەو فلیمانەی کە لە دنیاە کاریگەری دروستەکەن نەکەراوها ڕۆتین هەر ئەوها بە فیلمێکی هاکەزایی بە دیکۆمنتێکی سادە و بچوو جێ بێڵین و بڕوات بۆیە بە بڕای من کەم تا ئێستا کەم چوینەتە پێشەوە یان کەم کار بووینە لەم مەسەلەیە چۆن بتوانین ئێمە ئیرادەیەشی تر فراوانتر گەورەتر پێکەوەی تر بتوانین ئەم پرۆژانە بەرینە پێشەوە بێچێک لەو فیلمە من ویستمەوە پرسیارە بکەم بڵێم باشە خۆ کۆمەڵە فیلم کراوە ئەگەر کەمش بێت بەڵام وەکو کورد کردویانە وەکو بیانیەکان کردویانە لەسەر ڕۆڵی ژنمان بەرامبەر بە داعش یا با بڵێن بۆ بیرکردنەوەی داعشیانە ئەو ناوەکانیانت لایە ئێستا بۆ من هەر ئەم ساڵە لە هینە هەمان بوو ڕاستی لە فیستیڤاڵی ئێرە هەمان بوو فیلمی هاژە کچێک بوو کە پێش دەست بەسەر بوو دواینا ئەم کچە بۆتەوە بە گەریلا و دەور و نەخشی چۆن ڕزگار بووەوە فیلمە بۆ فیلمی سنجار لەو فیلمانە بوو فیلمێکی ترمان هەبوو The Other Side of the River بەڵام بەڕاستی تینوێتی منیانی نەشکان هیچیان بە تایبەتی خۆی هاژە لەوەیە باشتریان پێ هازە تقریبا ئەوەی پێوت خراپ نەبوو بەڵام ئەکرا باشتریش بن مەبەستم ئەوەیە ئەمانە کە من چونکی ئەمانە ئەبێ فراوانتری بکەینەوانی ئێمە وەگوتم فرسەتێکی گەورەمان بۆ هاتۆتە پێشەوە و ئێمە شتێکمان کردووە کە دنیا بۆ دنیا بوو بە عرقەلە و بەسکە ئایسیس بوو ئاخر تۆ بیرە نەچی ئایسیس خۆ نزیک بەغا بوو بوانێ هەر بە هاتوو هاوار بەبێ ئەوەی شەڕ بکە ژی هێزەکە ئەوەنە خەتەر و ترسناک بوو خەڵک لە ترسا ڕایە کرد بەبێ ئەوەی بتوانن هیچ ڕوبەڕووی بنەوانی ئاخر تۆ وەرە ئەم هێزە تێک بشکێنی بەم مرۆڤە سادانە بەم هێزە سادە و ساکارەوە کە قورسترین چەکەکان شتی زۆر سادە بوونە کە بینیمان پێیان بووە بۆیە ئینجا یارمەتی دەرەکانی داعشیش چەند دەوڵەتی لە پشت بووە کە نزیکترین دەوڵەتی تورکیا بخۆی لە پشتی داعشەوە بوو لە پشت پرۆژەکانی داعشەوە بوو یارمەتی دەریان بوو بریندارەکانی چارەسەرە کرد زۆر یارمەتی جیاوازیانی ئەدا پێ بێزگە لە دنیایشی تریش تۆ بی بەنەوەک تابان هێزە تێک بشکێنی تابانخان ئەڵێ فیلمەکە ناوی هێژایە هێژان نییە بۆ لە بەردەستمایە لیفلێتەکەی باشە هێژاش و هێزا
ناوی کچەکەی خۆی لە ناوی کچەکەەوە هاتووە هاژەبێ باشە هاژنە ئاخر ئەوان لەبەر ئەوەی کرمانج بووە یان ژنەکە ئەوە بووە هەر ناوەکەی لەسەر لفلێتەکەش ڕێک ئەوە لە بەردەسمایە کامیرەکە دیەک تۆز بێنیتە خوارەوە سەرەوە بۆ شایی زۆرە بۆنە بەدەست خۆمان هێشتا زیاتر شکاگاسۆ ئەویشەکەی ئێستا زۆر باشترە مەبەستم بۆ یەگە شتێکت دەر پێشاندا نووسینە گوتم نەوەکو دەرنەکەوێت بەڵێ بەڵێ ئەوە لفلێتەکەی ئەمە زۆرەوە کێشەمان نییە مەسەلەن فیلمەکە دقیق مەبەستمەوەی فیلم هەبوو ئەم ساڵە ڤیستیڤالە بەڵام کەم بوو ڕاستەکەی ئێمە تەوەقعی باشتریشمانەکە لێرە پرسیارێ بکەم هەر لە فیلمی هێژا من نەمدیوە هاژەیان هێژا من نەمدیوە ئەم فیلمە باسی ڕۆڵی چەساندنەوەی ئەو کچانەیە کە ئاخرێمە دوای داعش ئەوەی بەسەر ژنی کوردی ئێمە هاتووە دوو تەوەرن تەوەریشان بەرگریە تەوەریشیان ئەوەیە کە بەدیل ژیران و کران بە کەنیزەک کە ئەمەیان کارەساتێکی زۆر گەورەیە و ئەوەی بەرگریەکەش ئەمەیان معجززەیەکی گەورەیە لە فیلمەکانە لەو فیلمەیە ڕۆڵی ئەم دوانە ئەم دوو چەمکە چۆن بوو نەک لە کۆی لە هەردوو فیلمەکەیە لەوەی سنجاریشە ئەوە ئەزانی چۆن ئەوەی کە ژن کرا بە کەنیزێک بەداخەوە ژن فرۆشرا و کەوتە بازاڕە و سەرمایە گوزاری پێکراوە و لەم دەست بۆ ئەو دەستخۆلەوانەمان هەبوو بەداخەوە ئەمە زیاتر دیارە بە کۆی گشتی یەزیدیەکانی گرتەوە کە یەزیدیەکان خۆیان ئەو کۆمەڵە مرۆڤن لە دنیاە زۆر بە زەحمەتجییان بۆ تۆ من پارساڵ خۆم کە لە لیتوانیا بووم لە دوو کەمپا بڵێن ئیشمە کرد یعنی کەمپێکیان تقریب کەمپەکان بە پڕی هەمووی یەزیدی بوون ینی لە 1970 خەڵکەکە یەزیدی بوون کچ و کوڕی گەنجی یەزیدی ڕیان کردبوو جاریشی من پێم بۆ مەگو ئیتر کەس لە شنگال و لەو ناوچانیان نەماون کە یەزیدی تایە چونچی ئەمەیان زەحمەت لەسەر ینی کۆمەڵی خەڵک ینی تقریبا ملیۆنە 2 ملیۆن بەشەرن لەم دنیا گەورەیە خەریکە گیان نابێتەوە ئەمەیان زەخت لەسەر خۆ پێش داعشیش ینی یەزیدیەکان زەختێکیان لەسەر بوو هەر لەگەڵ هەر لە ناو خۆمانە خەڵک هێلکەکانیان ناکری آخر هێلکە ئەیانگوتی یەزیدیە پیسە هێلکە چۆن پیسە بێت ماستیان حتا فیلمی تایە لەسەر فیلم دروستکە لەسەروی کە شیر و ماستی یەزیدیەکان چەند لە بازارە قورس ئەفرۆشران و قورس ساخەکرانەوانەیە دەخلودانیان باش نافرۆشرا یعنی ئەم یەزیدیانە ئەم دینە بچووکەیان ئەم کۆمەڵە مرۆڤە زۆر بە زەحمەت گیان بۆ توانێ و زەختیان زۆر لێکراوە لەوەی بەشێکی ئەوەش بێ کە شنگال جێما و فرۆشرا و کەس بەرگری لێ نەکرد لەسەرتاوە بەشێکی ئەو بێت کە یەزیدیە زۆر مهم نییە چیان لێ بەسەر دێ بۆی زۆر بە ئاسانی کەوتنە دەستی داعش زۆر بە ئاسانی بازاڕیان گەرم کرا فرۆشتان بەڵێ ئەوان گاسۆبا من لێرە وەکو فیلم سازان حەزەکەم ڕوونکردنەوەیەک بدەم ئێمە بە هەوڵ دەین وشەی یەزیدی بەکار نێنین چونکە یەزید گەڕانەوەی مێژوو و ڕەسەنی ئێزیدیەکانە بۆ یەزیدی کوڕی مەعاویە کە ئەوە دوورە لە ڕاستیەوە و ئەوە عەرەب ئەوێ تعریبی بکات و بۆ خۆیانی بەرێ بەڵام لە ڕاستیە ناوەکە ئێزیدیە یان ئێزدانی لە ئێزدانەوە هاتووە ئەوان ئێزدان جارێکی تر برادێک بۆمی ڕاست کردوانێت ئاگامان بێ درستە ئێزیدی زۆر باشترە یعنی لە ئێزدانیەوە لە بوونی خواوە کە تاکە با بڵێن کۆنترین دینە ئەگەڕێتەوە سەرچاوەکان ئەگەڕێتەوە بۆ میترانیەکان کە یەکەم ئەوان یەکەم ئاین بوونە کە تاکخوایان پارستووە اینجا ئەو خاڵی تریشیانەوەی کە باسە کرد ئەوە شیچێکە لە پرۆسەکان بۆ وا لێکردوون بۆی قێزیان لێ بکرێتەوە بۆی خەڵکێکی زۆر ڕەتیان بکاتەوە بۆی خەڵکێکی زۆر بگەنە ئەوەی کە ڕقێکی وایان لا دروست بێ بگەنە حاڵەتی کوشتنیان کە ئەوە یەکێکە لە گەورەترین جینۆساید لە پرۆسەی جینۆساید کە وا لە میلەتان بکەی ڕقیان لێ بێتەوە ئیتر وەکووت لە نەفرۆشتنی بەرووبوومەکانیان و بێجگەلەوەی کەوەی کە پیانەڵێن پیسن ئەوەش هەردوورە لە ڕاستیەوە من لەگەڵمان ژیاون لەگەڵیان نابوومەوانم هیچ لیان نەدیەوە بە بگرێ نمونەی پاچیش بوونە هەروەکو ئێمە هەوەکو ئێمە پاچیانەیە و پیسیانەیە یعنی لە هەموو میلەتێکە خراپیانەیە و باشیانەیە ئەوە هەر هەیە بەڵام ئەوان ئیتر کوردن و ئەسڵی کوردیش ئەوان کوردی ئەسڵترن
ئەمانی ترمان ئیتر گۆڕاوین بووینە بە مەسیحی بووینە بە مسلمان بووینە بە ئەتاییز بێ بڕوا ئەمانە ئێمە لابان داوە ئەوان هێشتا لەسەر ڕەسەنی خۆیان ماون مەسلەی ئەوەیشی کە پشتیان تیان کردن ئەو پشتێکردنە نەخێرەوە بە بڕیار بوو حەزەکەم ئەوە ئاگادار بکەمەوە لەوەسەرەوە ئەوە بە بڕیارێک بوو لە ئەردۆغانەوە هاتە خوارەوە بۆ دەلیل هەیە بەڵگە هەیە و بێجگەلەوە لەو کاتانەی کە ئەو فەرمانە گەورەیە بەسەروانە هاتو ئەو هەموو چەکدارە 30,000 چەکداری کورد ناڵم پێشمەرگە 30,000 چەکداری کورد لەوێ بووە هەمووی لە بەرپرسی ئەمنی لە بەرپرسی ئیتر لق ناوچە هەر هەمووی سەر بە یەک حەزب بووە و بەرپرسی گەورەی ئەو حزبەکە مەرجەعە چییە ئەو بڕیارەکەی دا و هەمووشی لە لای بڕیارەکەی ئەوانەوە بووە هەکشاونەتەوە ئەژینا چەکدارێک لە خۆیەوە ناکشێتەوە لەو سەنگەرەوە بەڵێ کاگاسۆگیان بەس حەزم کرد ئەم ڕوونکردنەوەی بدەم هەردووشی جوانە یەکەم یەزیدینە ئێزیدی بە تاچی دروستە ئەوەی تۆ وتت سواس کە بۆ منیش ڕاست کردە و حەقیقەتیش ئەوە وایە ئەوەی جاریشی تر کە بازرگانی بە گیانی یەزیدەکانەوە کرا حتمەن ئەو مەسلەیان ئەو ڕێکەوتنیشی گەورە بوو و ئیشیان بەو ئیشە بوو بۆیە کردیان بەڵام ئەگەر ڕێکەوتنە لەسەر زاخۆ بواە لەوەی قوبولیان نەکردایە تەرەف بۆیە ڕێکەوتنەکە لەسەر شنگال بوو ئاسانتر ئیشی تیاکرا باوەڕت بێ پێم وایە گەر لەسەر سەری ڕەشش بێ قبولەکەن ئەنیوەی لەوەیە بەڵێن سەری ڕەش چۆڵکەن چۆڵیەکەن چۆڵ کرد چۆن دەوروبەری موسڵیان هەموو چۆڵ کردە و گوندە کوردیانە کەچی ئێستا ئەمیانەی کاتە خەتای ئەو ئەویانەی کاتە خەتای ئەو بالمناسبە ئەمڕۆ 16 ئۆکتۆبەرە ڕۆژی فرۆشتنی هەموو ناوچە کوردیەکانە بە هەردوو حزبە گەورەکەوە نەک بەس کەرکووک هەردوو حزبە گەورەکە دەستیان هەبووە لەو تاوانە گەورەیە بەڵێ کاگاسۆگیان نامەوێ بچینە ناو بابەتەوە وەڵا هەر بە سەریعی سوتفا هەر ئەمڕۆ سیمینارێکی تر هەبوو لەسەر ناوچە دابڕاوەکان من لەوێ بووم و لە ئاخری شازم ئاخر قسە کرد بووم باسیم کرد لەبەر 16 ئۆکتۆبەر وتم ببڕۆی من با ئێمە ئەوەنە گلەی لە دنیا و لە خەڵکو و لە عێراقیش نەکەین ئێمە نەمانتوانێت ئیدارەی کەرکووک بین ئێمە کەرکووکمان جێهێش بەبێ تەقە تەسلیمان کردوانێت چونکی ئێمە 14 ساڵ کەرکووک بەدەست کوردەوە بوو کورد ئەیتوانی کەرکووک بکات بە شاری پێکەوە ژیان شاری زیندوو بوونەوە شاری خۆشگوزەرانی شاری پاک و جوانی هەموو ئەو شتانەی کە خەڵکی کەرکووک بیان توانێت جوان تیا بژێن کورد ئەیتوانی ئەوە بکە سەرمایەکی زۆری بەدەستەوە بوو بەڕوو بەحر بەدەستی خۆیەوە بوو لەم شارەیە کەچی جاریشی تر لەوێ حیزبایەتی دوو ئاسایشی و دوو پۆلیسی جیاواز و دوو مەقڕی جیاواز و دوو عقل جیاواز لەوێ بەکار هاتەوانێت شتانی ژێر دەستکا گاسۆگیان من کەرکووکیم حەزەکەم دا هەرەوە نەبێ بڵێن کەرکووک بەڵام خۆ تۆ لە دیبەگە شەروا بووە بەڵام ئی کەرکووک گەورەتر بوو خۆی ئەسلی کەیسەکە کەرکووک بوو دەرەبە ئەوە مەوزوعشی دوور و درێژە بەڵام ئەوازەوە بینە سەرەوە ئێمە کاگاسۆگیان ئاسیاخان ئەڵێ فیلمەکەی گوڵشفتە دەوری شەڕبانی بینی بەڵێ ئەویش هەروەکو تێبینیەکەوێ دەستی خۆش بێ زۆر باشە نەخۆشت کراوە کاک سەرکەوتیان من تەوەقعم زیاترە من ئەڵێم ئەوەی کە کراوە کەمە ئێمە ئەبێ ئەم فرسەتە نەهێلێن بڕوە ئێمە ئەگەر لە سەردەمی جینۆساید و هەڵەبجە و ئەنفال و شتا کەمتر لە بەردەسا بووینە نەمانتوانیوە نەکراوە کە بە بڕای من هێشتا خۆ ئێستاژ ئێماتوانین دنیای کار بکەین لەسەر ئەنفال و تۆ بیرمان نەچێ فیلمی The Pianist لەسەر جینۆسایدەکەی جوولەکەکانی پۆلۆنیا 2002 چەنە پێم وایە کراوە ینی مەبەستمە دوای 50 ساڵ تقریبان ئەو فلیمە کرا کە یەکێکە لە فلیمە هەرە جوان و باشەکان کە The Pianist نازانم چەندێک مهینەت هەیە لەسەری بەڵام خۆ هەر ئەو فلیمە خۆی هەر شخصیەتەکەی کە دروستی کردووە کەسێکی پیانیست بووە لە ئەسڵا لە ناو جینۆسایدە بۆ خۆی شاید حاڵی جینۆسایدەکە بووە ئەو کەسە بەم هاتووە ئەکتەریشی تری هێناوە و پێشما بوو ینی The Pianist یەکێکە لە فلیمە زۆر باشەکان لە دنیاە کە کۆمەڵی خەڵاتی باشی خەڵاتی زۆر باشی بەدەستێناوە یەکێکە لەو فلیمانەی کە جاریشی تر ئەبدەیتی کۆمەلگای مرۆڤایەتیشی کردوانێ لەسەر جینۆسایدی جووەکان لە کەمپی ئاشویسە ینی مەبەستم ئەوەیە کە ئێمە ئەتوانین ئەوە نییە ئێستا ئێمە هەروە ئاسان بڵێن هەڵەبجە تێپەڕی
ئەنفال تێپەڕی دەیەکان ڕوخان تێپەڕی نامانە بەردەوام ئەکرێ لە ژیانی ئێمەیا گرنگ بن و ئەوانە بەڵام مەسلەی داعش و تێکشکانی داعش و ئەوانە مەسلەیشی ترە زۆر گلۆباڵی ترە زۆر فراوانتر و دنیایی ترە کەوەی مەسلەیەک بوو هەموو دنیا بە جۆرێک هاتبووە سەرخەت بەشێکی پشگیری بەشێکی دژی کاگاسۆ لەسەر ئەوەی کەوتت فیلمی The Pianist کە 50 ساڵی بەسەرا تێپەڕیوە یەکێک لە خاڵە گرنگەکانی دروستکردنی فیلم چییە؟ چۆن فیلمێک دروست دەکەیت ئەو فیلمە ببێ بە جیهانی یونیڤەرساڵ بێت وای لێ بێت هەموو سەردەمێکە بخوات یعنی خۆ لە دوای هۆلۆکۆستەوە کۆمەڵێ فیلم کراون یعنی لەوەیە ساڵی 10,000 فیلم کرابێ لەو 10,000 فیلمە 2 فیلمیان یا فیلمێکیان سێرەکەی بۆ بە جیهانی جوان ئەوەیە مەسەلەکە مەسەلەی ئەنفال کۆن نابێت بابەتەکان و هەڵەبجە کۆن نابێ و نەک هەر فەرمانی دوایین فەرمان حەفر فەرمانی 74 با بڵێن ئەمەی کەس شنگالکە بێتە فەرمانی 74 ئەوان پێڵێن فەرمان وەکو ئەنفالەکە وەکو سایدەکەوان پێڵێن فەرمان نەک ئەوە خۆ ئەوانی تریشیان پێشووتریشیان بڕۆ دەروێشی عەبدی لاوکەکەیان جوێی لێ بگرە بڕۆ جۆ لە زۆربەی ئەو لاوکانیان بگرە هەموو ئەو فەرمانانەی تایە ئەوانە ڕۆژە لە ڕۆژان منم شەیەک فلیمسازێک دێت بە زمانێکی جیهانی بە وای لێکایکا بە فیلمێکە ڕاتە هەموو دنیاوە بەڵام ئەوە لەوەیە مەسەلم 10 ساڵی کە بێ 20 ساڵی کە بێ 100 ساڵی کە بێ یعنی ئەگەر ئێمە ئەم بناغەیە بۆ فیلمسازی کوردی بۆنەوەی داهاتوومان دروستکەین ئەخریچێک لەو شتانە برادێک مەسەلەن لەم ڕۆژانە زەمی ئێمەی کرد زەمی فیلمسازانی کرد تۆزی هێرشی کردە سەرمان کە ئێمە زیانمان زیاترە من وای نابین بۆ زیانمانە بێ یعنی ئەگەر لەو ئەمڕۆ 170 با بڵێن 116 وانەیە لەو 116 وانەیە لەوەیە 50 ئەوە نەباش بێت بۆ هەتایە فێرخوازەکانمان تەلەبەکانمان نەوەی داهاتومان دە پشتینەوەکانمان سوود لە وانانە وەربگرن ئێمە یکەین بە سەرچاوە بۆ ئێوان سوود وەربگرن ئەزانی چۆنە ئەو براد کەسە چۆن ڕخنەی گرتووە خۆتر دیارە مرۆڤ ئازادە زۆر ڕخنە بەهێزمانەکە بەڵام ئێستا ئێمە من و تۆ ئێستا باسێکمان کردوتەوە لەوەی هەر هەمومان ئەم باسە بزانین بەنەوەیەک بەڵام ڕێک ئێمە دێن 1 سەعات تەرکیز دەخینە سەر باسێک ینی ئەم باسە ئەمانەیە بەهێزترکەین بەقوەتر پیشانی بین و بیخینە ناو خەڵکەوە بە نەوعێکی تر و ئینجا لەگەڵشیا فیلم سازان و ئەوانەی ئەهلی فیلم و فیلمکارین سیدە هەر ئەم بابەتەیە تۆ کە لە ئێرە باسێکی و گرنگی پێدەی دیارە مەسەلەکە گرنگە و ئەتەوێ خەڵک کە جۆی لە ئێمە بوو دواتر و کاتێکی تریش بۆچی ئێمە ئەم مۆزوعمان بۆ گرنگ بۆ بۆچی تۆ قبولت کردووە من قسە لەسەر ئەم مەسەلێ بکەم و پێوا بوو مەسەلێشی گرنگە کاگاسۆنی ئێستا ئەوەی ئاسیاخان باسی کرد فیلمەکەی گوڵشیفتە من نەمبینیوە چونکە یەکێک لەو شتانە من لە ئەمریکا هەر فیلمێک کە بمێ سەیری بکەم خۆتە زانی لە بەریتانیا شوایە ئەبێ بیکڕم اینجاگەر لە ئەمازۆن و لە هوڵ و لەو جیانە نەبێت ناتوانم بیکڕم واگەر نەشم توانی بیکڕم بە قاچاغیش لە ڕێ ئینتەرنێتەوە من ڕێگەم پێ نادەن چونکە ئەوەی من کەی بڵە ناتوانم وەڵحاصڵ من نەمبینیوە تا بتوانم قسەی لەسەرکەم من نازام ئەگەر بەستی گوڵشیفتە بەستی ئەو فیلمە دیکۆمنتەریە کە مخریجە کەنەدیەکە کردێتی چونکی ئاسا خۆی لێ مەبەستی ئەوەیە یان نا ئەوەی کە خۆی لە کەنەدایە تەسەورەکەم ئەو مەبەستیەوە بێ کە خۆی بریندارە بێت و دواینا دێتەوە ناو خەڵکو چۆن ئیشی کردەوە بە برینداریش و پێم وایە مەبەستی ئەوە بڵێ ئەگەر مەبەستیەوەیە کە کاتێک باسکرا و فیلمە دەنیایەوە ڕاستی لە کەنەدا و ئێمەش دواتر فترێک لە شوێنێک ئازاد کرا کە بیبینی نازام هەفتەیە بوو چی بوو من خۆم بینیت و سەیریشم کرد بەڵێ فیلمێکی باش بوو ئەگەر ئەوەیە بەڵام ئەگەر ئەوەش نەبێ بەڵێ هەر ئەو فیلمە هەبوو بەس ناوەکەیم بیرنەما من پێم وایە کەژاڵ حەمەڕەشی داینابوو چونکی ئەو لەگەڵ دایرکتەرەکەیە بەرکەوت بوو یەکیان بینی بوو دواتر هەفتەیەک ئازاد کرا کە ئەو فیلمە ببین زۆر وردەکارەکانم بینە بەس زانم تەسەوریشەکەم مەبەستی ئەوە بێت چونکی تەرکیزە خاتەوە سەری لەوەی هەر ئەوە بێ بەڵێ ئەوە فیلمی چاک بوو قسەمان لەسەرەوە نییە بەڵام حەزەکەم نەچینە زۆر دوور نەکەوینەوە حەزەکەم لەسەر فیلم و فیلمسازی بین چونکە لێرە شتابان خان ئاگادارمانەکاتەوە کوالێک شوێ بوو ئەڵێ کاکە
بڕۆنەوە سەر ژن لە فیلم و سینەمای کوردی جا با دوور نەکەینەوە بێنەوە سەرم بابەتە ژنەکەین ئێمە کە باسی شنگالەکەین کاک سەرکەوتیان تۆ ناتوانانی کە باسی ژن و فیلم و ڕۆژ ئاوا بکەی باسی شنگال نەکەی باسی ئایسز نەکەی باسی دەورونەخشیان نەکەی باسی بە بازارکردنیان نەکەی باسی هەموو ئەمانە پاکیجێکن بە یەکەوەیە ئیتر بەش بەشە خۆ فیلم و باشە تابان خان ئێمە جاریشی تۆ وەک ئەکتەرێک وەک هونەردۆستێک وەگەوەی کە نزیکی لەناو ئەم پرۆژانە و دەستیشی خۆش بهاتە بووی لەو دوورەوە بۆ لەندەن بۆ چەند ڕۆژێک بۆ فیستیڤال تۆ لە جێی خۆتەوە من لە شوێنی خۆمەوە هەموو ئەو لینکانە هێمانە چۆن ئەتوانین بەکاری بێنین کە فیلمی کوردی و ژنی کوردی و ئەم سیمبولەی کە ژنی کورد لە تێکشکانی داعشە ئەو سیمبولە جیهانیەیە ئەو یونیڤەرساڵەیە ئەو گلۆباڵەیە ئەو سنوور بەزانەیە کە دنیای کردەوە لەسەر ئێمە چۆن ئەمە گەورەتر و فراوانتر و چاکتر و تۆکمەتر بەرینە پێشەوە بە قەولی کاک سەرکەوتی ژووتویان زۆر جارە لە زاروایە لە ساڵێکە 1000 فلیمە کرێت بۆیە گرنگە حتا ناوی فلیمەکە چییە حتا تۆ ئێستا بڵێ فلیمەکەم ناوی تابانە بەحسی ڕۆژاوکە زۆر زەعیفە بەس بڵێ ژنە ئاسنینەکە چوزانم ئەمە لە خۆمەوە لەوەیە ناوەکە سەرنج بێ من بیرم ێ جارێک پرسیارمان کرد لە بەهمەنی قوبادی تۆ ئەم ناوە سەیرانە چیە لە فلیمەکاتی ئەنەی وتی کاکە ژەنەبی وا بکەم وتی لە ساڵێکە 1000-2000 فلیمەکەوێتە بازارڕەوە تۆ ئەو ناوە زۆر گرنگە بۆی خەڵک بکەوێتە دوای تۆ هەڵی چی سەڵەکانی شەفرێتتر خەڵکە لە خۆیەوە خیاڵێکی لا دروستە بێ بۆی ساتی بۆ مەسیێزڵی خەڵک خیاڵی لا دروستە بێ ئەم ناوە چییە بەڵام ناوێکی ڕۆتینی دابنێ بڵێ بەهاری کوردستان لەوەی زۆر مهم نەبێ ڕاستەکەی بەڵام بڵێ لێرە لەسەر ناو بابەتێکی کە هەیە ئێمە دێرنامە هەیە لە فیلمان لۆگلاین یعنی تۆ بێ بە چەند دێڕێک ناوی با بڵێن تەواوی بابەتی فیلمەکەت باسکەی اینجا ناویش یەکێکە لەوانە گەلێ جار بە دووشە با بڵێن فیلمی جۆکەر دێرنامەکەی یەک دێڕێکە یعنی لۆگلاینەکەی یەک دێڕێکە کە ئەو دێڕە خوێنیتەوەتر هەموو فیلمەکەیە یعنی توانی کەلیمە وشە بە وشە شیکاری لەسەر فیلمەکە بکەیت ئەوە کاگ دارو عزیز شیکاریەکی کرد لە یەکێ لەوانەکانی لێرە من بەبەسم لە چیە یعنی مەسەن کیسەلەکانە فڕن باز لەو مناڵانەیە یعنی بە کۆڵە پشتەکانیانەوە کیسەڵ بوونە کە بەچیەکانە هەڵەگەژێن بۆی مینەکانی لەوکەنەوە ئەو فڕینەکەی یعنی خۆی لە خۆیان ئەچێتە ناواخنی بابەتەکە بەڵام کاگاس من حەزەکەم شتێکی کە مەسەلەی ژن بابێنە سەر ئەوەی کە فیلمێک کرا و فیلمی کە مخریجەکەشمانیە لێرە هینێکی کردە و فیلمێکە لە فستیڤاڵی سلێمانی نیانێش پێشان بدرێت ji بۆ ئازادی وابزانم بەڵێ ناوەکەیم بیرچۆوە خۆڕۆڵی یەکێ لە کچەکان یعنی وەکو ژن لە فیلمە یەکێ لە کچەکان شەڕبانە خۆی تەسلیمکە بەڵام کاتێ خۆی تەسلیمکە خۆیەکە بە قوربانیی زۆر گەورە قوربانێکی گەورە ئەمە ڕۆڵێکی زۆر گەورەیە بۆ ڕزگارکردنی ناوچەیەکی کوردستان لە شارێکی وەکو ئامەد کە با بڵێن لە قەڵای سووریان پێوت لەوێ ئەم کچە خۆیەکە بە قوربانی گەڕەشێک ینی بە ئیشکردنی کامیرە و بە نووسینی سیناریۆ بە هەر هەموویەوە و چەمکەکان یعنی ئیشێکی زۆر جوان کرا بە حاڵەتێکی نەفسی زۆر قەلەقی لای ئێمە دروست کرد بزانین ئەو کچە بۆ وای کرد بەڵێ ئێستا ئەزین چۆنە من بۆ نمونە باسی ئەم فلیمەت بۆکەمە سنجار بەڵێ ئەم فلیمە دایرەکتەرەکەی ئانایە خەڵکی ئیسپانیایە کەتەلۆنیە بەڵێ هاتبوو بۆ فیستیڤاڵەکە خۆشیەم لە مەتار من هێنام و هەم بردیشموانێ و زۆریشمان قسە کرد ئەم فلیمە سێ چیرۆکی دروست کردووە لە فلیمەکەی زۆر درێژە ڕاستی 2 ساعت و 7 دقیقە بە بڕای من ئەم سێ چیرۆکەی لەناو ئەم فلیمەیە بوو چیرۆکێکیان زیادە بوو ڕێک سێ چیرۆکە یەکێکان کە کوڕی ژنێکی ئیسپانی ئەچێتە ناو داعشەوە ئەڕوات ئەمە بووە پێشتریش بڵێن لەناو ئەو مەسلەیە بووە یەشێکی تریان فەمیلیە کە بەدەستی شێخێکی داعشەوە بوو دوانە چۆن هەڵاتووە چیرۆکێکی تر لەناو ئەم چیرۆکە ئەم کچە بووە کە ئەمیش ڕای کرد و دوانە بوو بە پێشمەرگەی زێڕەڤانی پارتی و ئەمە چۆن هجوومیان کردووە کە من بڕام پێ وایە ئەمە زۆر زیادە بوو ئەگەر لە جێ ئەمە کە من تێ ئەگەم لەویش کە پێشم وت بە شخصی وتم زۆر خراپە ئەمە فەیکە ئەمە ڕاست نییە خۆ ئەگەر ڕاست وایە من دەستخۆشیتم لێ کرد بەڵام ژنی
پێشمەرگەی پیاوی ژڕای کرد نەک پێشمەرگەی ژنیشمان پێشمەرگەی ژن بەرگری نەکرد لە شنگال و تەسلیمیش بوو پڕیشی لە پێشمەرگە بوو ئەم چیرۆکەتیان نەکردا باشتر بوو من نازان حکومەتی یاریان فۆندی کردو یانە وتی نەمیان کردووە بەڵام ئاسانکاریان بۆم کردووە بەزوتم ئەوەی کە ئیسپانیا تێکردووە و ژنە دیارە ئەکتەرێکی مەشهوری کەتەلۆنیاشە هەم چیرۆکەکەی ئەکرێ هەبێت و هەش بووە هەم حتمما حکومەتی کەتەلۆنیا فەندڕایزمی بۆ کردو یارمەتی داوە ئەکرێ بەڵام ئەمەیشێ بوو لەوانەی کە زۆر زیادە بوو و ئەگەر ئەمە گەریلا بواە ئەم فلیمەکەی زۆر ئەبردە سەرەوە کاوتی لە حتا لە فیستیڤالی بەرلینیشە ئەمە عرضەکرێەوە لە فیستیڤالی شیلیشە لە بەروی خۆی ئیسپانیا نردێتی لەوێژ عرضەکرێ بەڵام سەر ڕای درێژی فلیمەکە کاکرا ئەم چیرۆکەی و ئەم چیرۆکە ڕاستیەکەی ڕاست نییە لە ناوە بەداخەوە خۆزگە ڕاست بۆ میش دەستخۆشی مێ زۆرمان مناقەشە کرد بەڵام وتی من پروپاگەندە بۆ هیچ گروپ و حیزبێک ناکەم من فیلمەکەم وتم فیلم بکەم منیش دەڵێم فیلم بکە بەڵام فیلمی حەقیقی بکە ئەوە بکە کە ڕاستیە تۆ سێر وتی من بەردەوام سێرچم کردو بە دوایەوە بوومە بەڵام دیارە زۆرمان مناقەشە کرد بەرحەمەگەیشنەوە بەڵام کاگاسۆجان ئەوە بە تاکید ئەگەر ئاسانکاری بۆ کراوێشتی بەسەر فەرز کراوە یعنی بە تاکید بە دڵنیایی خۆ ئەوە شێواندنی مێژووە ئەوە تاوانە کردوێتی بەڵێ لەگە ئێمەمان بینیومانە با بڵێن خەڵکی خۆمان لە کوردستان ێستا بڕۆ لێ بپرسە کوانێ ژنی پێشمەرگەی کورد چۆتە پێشەوە شەڕی کردووە بەس لە عەلامە لە عەلامی زۆنەکانیانەیە پێشانە درێن هەموو جلەکانیان ئوتو کراوە و جوان و پاک و تەمیز و کوچیان کردووە ئەمانە بوو پاک و تەمیز ئەمە ئیشەر نەبوو بەرحاڵ وەگوتم ئەمە هەر بۆی بۆ تاریخی چونکی من خۆم لە پرۆگرامینی فیستیڤالەکە بوو من دەنگم بەم فلیمە نەدا بەڵام بەداخەوە ئەو فلیمانی کە دەنیشانێنە عرض بکرێن دووسێ فلیمیان لە ئاخرا دایرکتەرەکانیان جوابیان نەدایەوە نەیان نار ئیتر مەزبوور فلیمیاندانە کە نابواە ئەمە دابنێن ڕاستیەکەی جارێکی تریش کە زۆر منطقی تیانە بووە زۆر فلیمێکی بەشێکی زۆری فەیکە بە تایبەتی ئەم بەشەی ئەوانەی تری جوان بوون شتی جوانی تیا بوو باش بوو بەڵام بارحاڵەمە هەر وەک تاریخ و ئەوە نیە بەحسی دەوری ژن و لە فیلمە لە ڕۆژ ئاوایە چۆنەکەین بۆیە ئەمە گرنگ بوو کە بێتە ناو بابەتەکەمانەوە بابەتەکەشمان لەرەمەیە وەڵام من جاریشی تر هەر لەسەر قسەکانی تۆش و تابانیش بگەڕینەوە بۆی کە ئێمە چی بکەین من ئەڵم بە هەمومان وەرن پێکەوە ئەم سەرچاوە گەورەیە نەهێلین بە ئاسانی بڕوا لە دەستمان با ئیشی لەسەر بکەین با لینکەکانی خۆمان فراوانتر و جدیتر بکەین چۆن بتوانین بەداخەوە ئێمە یەکێکی وەک مەمەد ئاکسۆیی خۆی لە ناو ڕووداوەکانی ڕۆژاوایە بوو بەداخەوە شەید کرا ینی خەسارەتێکی گەورە بوو مەمەد ئاکسۆیی لە کورد لە دۆزی ئێمە لە فیلم سازان لە فیلمکاران لە هەموو ئەوانەی کە دڵیان بۆ ئازادی و بۆ مرۆڤایەتی لێ ئەدا مەمەد ئاکسۆی لێرەوە ژیانی جێهێشت چۆ لێ بەخۆی و کامیرێکەوە لە ناو ڕووداوەکانە بوو بەداخەوە بەر ئەوە کەوت و گیانی لە دەستدا بوو بە سمبولێکی جوان دیارە هەر لە فیستیڤالەکەش ئێمە چوینە سەر گۆڕەکەی و یادیمان بەرز ڕاگرت بەڵام بەداخەوە گەنجێکی 22 ساڵەوە ئاسان لە دەستمان چوو من کۆتایی بڵێن وردەکاریەکانمان ئەوەیە وە قسەکانمان لەسەرەوەیە چۆن ئێمە بتوانین ئەم سەرمایە گەورەی لە بەردەستمانایە کە دەوری ژنی کووردە لە تێکشانی ڕەشترین هێزی دنیاە کە کاریگەری هەبوو لەسەر زۆربەی ڕووداوەکان کە خەتەری هەبوو لەسەر کۆمەلگای مرۆڤایەتی و ناوچەکە بەگشتی چۆن ژنی کورد جارێکی تر توانی بە ئیرادەوە بە ئەنەرژیەکی گەورەوە بە دنیابینێکی فراوانەوە بێت و بەرەنگاری ئەم هێزە تاریک پەرستە بێت و ئەم هێزە تێک بشکێنێ و نابێ ئێمە ئەم سەرچاوە گرنگ و گەورەیە هەروە بە ئاسانی بهێلین بڕوە من پێم وایە هەر ئەوەی کە ئێستاش جارێکی تر ئەمە بەستمەوە بە ڕووداوەکانی ئێرانەوە بە ئاڵوگۆڕەکانی ئێرانەوە بەو خرۆشانە گەورە و جەماوەری و سەراسەری کە لە ئێرانە هاتۆتە پێشەوە جارێکی تر ژن بەگشتی و ژنی کوردیش بوو بە سومبل لە مەشە چونکی قوربانی یەکەمی ئەم ڕووداوە و وەرچەرخانی هەموو ئەو ئاڵوگۆڕانەوە ئەو شۆڕشەی کە دەستی پێکردووە و بە ناوی ژینایەوەیە و ژینا بوو بە سومبولی شۆڕش و جوڵانوشی گرنگ و گەورە و بۆیە زۆر گرنگە هەر هەمومان لە پشتیانەوە بین لە هەر شوێنێک خۆ پیشاندانە قسەیەکمان پێکرێ کۆڕ و سیمینار و کلاپاوس و فەیسبوک و هەر شوێنێک پێمانەکرێ ئێمە بەکاری بێنین بۆ پشتگیری شۆڕشی ئێران بەگشتی و ڕۆژهەڵات بۆ ئەوەی جارێکی تر نەهێڵین ئەم کۆمەلگایە بکەێت تۆ ژێر ئەم ستەما و ئەم ئاخوندانە و هەموو ئەمر شتێکی کەم
ئێمە ئەگەر بتوانین ێسەوەکەوەی کە جەنابەت باسی کرد بۆ فیلمی سنجار کە خۆی لە خۆیان ناوەکەی غەڵەتە وایە بڵێن شنگال ئەمە یەک نەک بڵێن سنجار ئەوە غەڵەتێکی کەیە لە فیلمەکەیە و ئەو بەشەشی کەوتت بۆی زیاد کراوە ئەوە شەر غەڵەتە و من فیلمێکی کەشم بینیم وابزانم کچانی ئازایە شتێکی وایە ئەو فیلمەش عینەشت ڕۆڵی ئەو لایەنە بەرز ئەنرخێنێ و بەرزیەکاتەوە ئەوی شەر بابزانم فەڕەنسیەکە بوو فەڕەنسیەکان کردیان وابزانم ئەوە بۆ فیلم حکوومەت هێنیمشان داوت کرد بەڵام وەکو هەمان شتەکەن لەوێ هەنێ شت ئەدەنە پاڵ کچانی کوردمانەوە وەک کچانی گەریلا و شەڕڤان کە ئەوە دوورە لە واقع و لە ڕاستیەوە و ئەوەش لەوێ هەر بۆ شێواندنی ئەو فیلمە شێواندنی بەرزی ئەوان بوون کچانی خۆر تابانخانە لێناوی کچانی خۆر بوو و هەتا جۆری شەڕکردنیش و تەسویرکردنی ئەو شەڕانە لە فیلمە ئەدوت فیلمی هندیە یعنی ئەمە ژوایە ئەمە بەڕاستی تەمسیلی دوورە لە ڕاستیەوە بەڵام ئێمە سێرەکەی چەنەها کچمانە هەبووە لەو کچانەمان لە شەڕەکانە لە بەرگریە برینار بووە هەر نەگەشتۆتە ئەوەی بمرێ بەڵام هەر تەقەی کردووە آخر فیشەیجی هەشتۆتەوە دوای لە ئاخرە خۆی کوشتووە یعنی ئەومان مەشهورە ناوی کچەکەش هەیە من ئێستا بیرم نییە نازانم بەڵام تۆ وەرە بۆنێ ئەمە بکەی بەڕاستی بۆ بڕۆیت مبالغەیەکی زۆرکەی لەسەر ئەوەی کە ئەم کچانە بەسەر نازانم مێکزەمینیە چییە کامەیە سیارەکان سێرەکەی تەقاعەکە و بەرەو داعشە ڕۆکا کە ناکرێەوە شتیوانیە لە شەڕە ئەوە لە فەنی شەڕان نییە نەشیان کردووە کچی گەریلانەی کردووە ئەوە نە مبالغەکەیان زۆر کردووە شتەکانیان شێوانووە وە کوڕێکی جامانی سوورێک لەو لاوە ئەهێنن ئەمە ئەکەن بە خۆشەویست لەگەڵ کچێکی شەڕڤانە و دڵاری و نازانم کۆمەڵەشت ئیتر یعنی دەستکاری هەیە ئەمانە زۆر زەرورە هەمومان بەرامبەر بەوانە بوەستینەوە وەکو حەقیقەتە تاریخیەکە چونکە لە هەموو جێیەکە وایە کاتی خۆی سەدامیش بۆی خۆی تەمجید کات پارەیەدا بۆی فیلم لەسەر خۆی بکەن و بێجگەلەوەش فیلمی تریشمان هەیە کاک لەسەر مەسەلەی ئەنفال یەک دوو برادێک هاتوون فیلمیان کردووە فیلمەکان ئەوە لە وەختێکی کە باس لەوەیە باسی بکەن نامێ ئێستا باسی بکەین سێرەکەی ئەنفالیان شێوانووە ئەسڵان حەقیقەتی ئەنفال شێوێنراوە لەبەر مشتێ پارە چونکە لە حکوومەتی هەرێمەوە پارەی پێدراوە ئەمەکە لەو مشکیلانی کە ئێمە هاوارمانە ئەڵێن فیلمسازی کورد بە هەوڵدا بازار بۆ فیلمەکانی دروستکە نەوەکو بڕوا دەست لە حکوومەتی هەرێم پان کاتەوە حکوومەتی هەرێم یا حەزبێک یارمەتی بدات کە مەجبورە بەدڵی ئەو فیلمەکە بکە ئەو وەختە تاریخەکە ئەشێوێنێ تاریخەکە خاتە خزمەتی و حزبەوە کە ئەو حزبە شایە چەند لەو دۆزەیە لەو بابەتەیە لە خزمەتی میلەتە بووە بۆ شێواندنە ئەیژیناوە حەقیقەت نییە اینجا ئەو شتانە بێ زۆر بە وریایی سەیریکەین ئێمەش بە تایبەت بواری فیلمسازی شرۆڤەکاران و ئێستا برادرانی کە ئێستا لەگەڵمانن لە لایڤەکانە یعنی زەرورە ئاگامان لەوانە بێت تووشی و هەڵانە نەبین ئیتر من نازانم ئەو فیلمەوە تابانخان وتی کچانی خۆر و کەچێڵێ ئێستاڵێ من فیلمی کچانی خۆرم زۆر پێ باش و نازانم کامیان بوو بەڵام ناو من مشکلەیەکمێ لەگەڵ ناوە ناو بیرەچێتەوە بەڵێ کات زانی چۆن کاکسەکە و ئێمە گرنگ ئەو پەیامەیان ئەو مەسجێک کە ئەمانەوێ بیگەینین لەم ڕۆیە بۆ من ئەمەیە من هەمیشە ئەڵێم شێکۆبێکە سەروەتێکی گەورەیە بۆ ئێمە وەک گەلی کورد وەک ئینسان بەگشتی وەک گەلی کورد ئەتوانین بە قەسیدەکانی شێکۆبێکەس هەموو مێژووی کورد بزانی چی ڕۆیدا و چی کراوە یعنی ئەتوانی ببێ بە ماتریالێک بۆ فیلم من ئەڵێم هۆمەر محەممەد ئێستا سەرچاوێکی گرینگی کۆ کردوتەوە لەسەر ئەنفال بە جوودی شخصی خۆی ئەمانە گرینگە با لە پشت ئەوە بین کە ئەم سەرچاوانە بین بکەین بە فیلم هێواش ئەگەر ئەم ساڵ پێمان ناکرێت ساڵی و ئایندە و ئەمانەی تر بۆی نەهێلین ئەمانە بڕوا بەسەرمان وە لە ئاخیر شتیشە ئەوەی کە ئێستا زۆر گرینگە و باسەکەی ئێمە ئەمەیە من پێم وایە جارێکی تریشەڵێمەوە دنیای دوای داعش
دنیایشی گرینگە بۆ ژن و بۆ فیلمی کوردی بۆ ژنی کورد بۆ فیلمی کورد چونکی ژنی کورد ئەبێ بە بەشێک لە فیلمی کوردی و فیلمی کوردی ئەتوانێت ئاسان و زۆر بە سادەی سنوورەکان بپرێەوە و مەزلومێتی ئەم گەلە و حقیقەتی ئەم گەلە و ڕوبڕوونەکانی ئەم گەلە باشتر بهێنێتە ناو دنیاوە چونکی بمانێ نمانێ فیلم سیاسەتە فیلم هوەرە فیلم بزنسە بازرگانیە فیلم سەرچاوێکی گرینگە بۆ چوونە ناو دنیاوە بە ئاسانی ئەگەر جاران بە نامەیەک بە نووسێنەیەک ئەگەر وتم بە کتێبێک بە شتێک بەڵام فیلم هەموو ئەمانە تێکەشکێنێ و ئەڕوا زۆر خێرا و گەورەتر و ئاسانترە چێتە دنیاوە بۆیە گرینگە ئێمە ئەم سەرچاوی کە لە بەردەستمانە لە ڕۆژاوایە کە ڕوویاوە کە ژنی ئێمە ئەم کاری کردووە و ئەمە بکەین بە سەرچاوێکی گرنگ و ئیشی تیا بکەین جا ئیشەکە دقیق چۆنا من بەشێکمان قسەمان کردووە لەسەر هەموو ئەوانە کە لە گفتوگوۆیە بەڵام کەمە و ئەمە زۆرترکەین و ئەوە نەهێلین کەس ئەم حقیقەتانە بشێوێنێ بەداخەوە ئێستا هەر ئاور بدەیتوانێت دنیایەک شت شێواوە دنیایەک لەسەر وەگەوەی وتمان لەسەر هەڵەبجەوە بیگرێت تا ئەنفالەوە تا ئێستا لەسەر ڕوبەڕوون بوونەوەکانی داعش ئەم حقیقەتانە ئەشێوێنێ ئەبێ بە فەیک ئەبێ بە کۆپیێکی نادروست ئێمە چۆن دروستی ئەم ڕووداوانە و ئەم بەرکەوتنانە کۆکەینەوە بیکەین بە سەرچاوێک لە بەردەست ئەو کەسانە بێت کە وریا عاقڵانەتر فیلم سازتر کاراتر تەکنیکتر ئەتوانن ئەم پرۆژانە ئەم فیلمانە دروستکەن کە ژنی ئێمە واقعیتر و دروستتر و وە خۆی بگەێنە چ شوێن ئێمە هیچمان نەویستووە و هیچمان نایە ڕاستەکەی ئێمە وەک خۆی پەیامەکە بگەێنین کە ژنی کورد ئەمە حقیقەتەکەێتی و بە بڕای من کە وتم ئەم فلیمە حقیقەتیتیانە فعلەنتیانە بوو خۆ ئەگەر ئەمە ڕاست بواە من سرم بۆ دائەنەوەن و دەستخۆشیم لێکرد بەڵام بۆچی نەحەقی بڕوە و ئەبێ ئێمە بەدوای ئەوە بین حقیقەتی ژنی ئێمە بچێتە ناو فیلمی ئێمەوە و فیلمی ئێمە بچێتە ناو دنیاوە هەموو مەسجەکەی ئێمە و پەیامی ئێمە لەم گفتوگۆیە کە کردمانە لەسەر ئەمەیە کە چۆن حقیقەتی ژنی کورد بکەین بە فیلمێک کە بچێتە دنیاوە و جارێکی چێمەوە دنیای دوای داعش دنیای ئێمەیە شانسی ئێمەیە و شانسی ژنی کووردە کە وە خۆی بچێتە ناو کۆمەلگای مرۆڤایەتی بەڵێ کاکا سۆبا دەرفەتێکش بە پرسیاری برادرانیش بدەین و بزانم تر کاتەکەمان نزیکە بێتەوە بۆ پرسیاری ئەوە کات قادر سەمە دەڵێ ئەگەر کارکتەری فیلمی پیانیست مۆسیقی نەبوایە فیلمەکە ئەو کاریگەریەی ئەبوو ئەمەیان ئەم پرسیارە جارە حەزەکەم تۆ جواب دەیتەوە وەڵام دەیتەوە ئەگەر والله اینجا ئیشی دایرکتەر ئەوەی شتێکی دیارە خۆی هەر کارکتەرەکە حقیقەتە ینی ڕاستە ئەو کارکتەرە ئەوێ بەڵام ئەو کارکتەرە ماوە کە خۆی پیانیست بووە خۆی مەشهورە ئێستا ینی ئەمڕۆ سێرچم کرد ناوەکەشیم هەر نووسیتەوانێ هەر خۆی کەسێکی کۆمپۆسەرێکی گەورە بوو هەر خۆی پیانیستێکی گەورەی پۆلۆنیا وەلسام ساسپلینە چیە ناویشەوە هەیە هەر ئەم کارکتەرە بە حقیقەت هەبووە ئەو هاتووە حتمما خۆمان نەزانین مۆسیقا بۆ خۆی ئەویش جۆرێکی ترە لەو دەواازە و دەرگانی کە باسانیە کرێتەوە بەسەر ئینسانە و لەوەی بتانی ئاسانتر ئیشی تیا بکەی و هەڵبژاردننی ئەو کارکتەرە بەڕاستی عاقلانە بووە و جوانتر توانیوێتی بچێتە ناو خەڵکەوە و دەور و نەخشی هەبێ تۆ سێرەکە لەنا ئەو هەموو چۆڵی ئەو تەنایە ئاواز و مۆسیقاسی دەور و نەخشێکی هەیە لەسەر ئینسان لە ناو فلیمەکەشە بۆیە پێم وایە ئەگەر لەوەیە لە جوتیارێک وایە ئەگەر دارتاشێک وایە تەسیرەکەی جیاوازتر بواە ئەمە تەسەوری خۆمە بەڵام بە بڕای من کە کەسەکە خۆی مۆسیقیە و کارکتەرەکە ئەم مۆسیقی هێناوەتەوە و هەڵی بژاردووە بە بڕای من عاقلانە بووە زۆر جوان بووە و زۆر کاریگەریەکەی فراوانتر و باشتر بووە ئەمە ڕێی منە بەڵێ کاک قادر خۆی لە ڕاستیە کۆمەڵی فیلم کراوە هەر لەسەر هۆلۆکۆست لەسەر ئەو تەوەرە هەر یەکەی شتێک هەڵەبژێرن یعنی ئەمە لێرە لە فیلمی پیانیستە ئەو کەسەی کە فیلمەکەی نووسیۆتۆ پیانیستەکە خۆی و لەگەڵ ئەوەشە کە دایرکتەرەکە دەرهێنەرەکە هاتۆ کردوێتی بە فیلم و ئەو کۆمپانیایانەی کە هاتوون دامیان کردووە ئیشیان بۆ فیلمە کردووە ئەو چەمکەیان پێ جوان بووە خۆ چەمکی ترەیە فیلمە ئیتاڵیەکەی ئەوی شەر ناوی بازڵنی وە نازانم کێ بوو ئەوەی کە
ئەویش مەهام کابرا مناڵێکی هەیە و لە سزنەکان و هۆڵەکانی سزنەکان و ژنەکەی بەجیا و مناڵەکەی بەجیا و خۆی لە سزنێکی کە و ئیتر ئەویش شتێکی جوان بوو لە فیستیڤاڵی ئۆسکارە خەڵاتێکی باشی وەرگرت و فیلمەکەی ستیڤن سپیلبەرگ ئەویش هەر لەسەر هەمان بابەتە بەڵام ئەمە ئەگەر پیانیست نەبوایە کەسە کارکتەرەکە پیانیست نەبوایە جوتیارێک بووە ئەگەر نووسەرەکە یاراوا باش بێت ئەلبەتە لەگەڵ ئەو ڕووداوەیە شتێکی نووسی ئەلبەتە ئەوە هات مەسەلەی مەڕەکانی با بڵین ئەسپەکانی ئەو شتانەی ئەهێنا و ئەی کردە بابەتێکی جوان و لەو بڕوایم ئەویش ڕۆڵ و تامێکی کەیە بوو دەست خۆش بە پرسیارەکەت بەڵام گرنگ ئەوەیە کاسەکە ئێمە ئێستا بەچوی پیانیستێکەوە فلیمەکەمان بینیەوە جوانی ئەم فلیمەمان لەم پیانیستەوە یان بینیەوە بۆیە لە ئێستا ئێمە ئەو تعبیرەی بۆ ئەم فلیمە هەمانە نازانین بۆ دارتاشەکان بۆ جوتیارێک چۆنە مەڵم لەوەیە لەوێشا کەسێک بێت ئیش لەسەر ئەکرێت بۆتانان لەوەی شتێکی کە ئابێ و جوانە بێت خۆی ئەمە مەستی ئەسپە سەرخۆشەکان یەکێک لەو دیاردانی کە هین بوو لە هەموو دنیاوە حەزیان لێ بوو مەسلەی ئەسپەکان بوو پیان سەید و چۆ سەرخۆشەکرێن جوانە ئەوە گەورەتری شت بوو لە هەموو دنیاوە ئەچوو سێریانە کرد کاتێک کەسپەکانیانە بینیاوە ئیلاکە بوون ئەوە بەلایەنەوە زۆر قورس بوو ئەوە جێی سەرنجی خەڵکی وڵاتانە بوو تر خۆ دایرکتەریش ئیشی ئەوەیە کە ئەم شتانە ئەدۆزێتەوە کە تۆ هەندێشت تۆ پێی پێنابێ ئەوەی دۆزێتەوە چۆن ئیشی تیا بکە حتمما بڵێن مەستی ئەسپەکانیش زۆرێکە لەو خیاڵی کە دایرکتەر هاتۆتە مێشکەوە و ئیشی تیا کردو و عقلانەش ئیشی تیا کردو زۆر تابانخانەڵێ هەموو ئەو فیلمانەی فیستیڤاڵی فیلمی کوردی لەندەن کە لەسەر ژن بوو هێژا سنجار چۆی ئەمە کۆی نییە چۆی بە تورکیە کاتێک چۆی واتا گوندیان دێ ئایشە و چەندین فیلمی تریش ئیتر نازانمەوە من لەویان نەبووم کاگاسەوە خۆت لەوێ بوویتەوە با بچینە سەر پرسیارێکیکەوە بەس وەکو زانیاریە بوو ئەڵێ چی ئەڵێ و فلیمانە چی نەنا ئەڵێ ئەو فیلمانی لە فیستیڤاڵی لەندەن کە لەسەر ژن بوون ئەمانە بوون ناوەکانی هاوکاری زانیاریە ئاسیاخانی شەڵێ ئەو فیلمە ناوی کۆماندەر ئاریان بوو دایرکتەرەکەی ئەلبا خەڵکی کەتۆلۆنیا بوو ئەمی شەر زانیاریە کە پێمانەڵێت و تابانخان بۆ فیلمەی کە من وتم ئەوەڵێ ناوی کچانی خۆر بوو بەڵام دوای خۆشی وەڵامێکی کاداتەوە ئەڵێڵێ من فیلمەکەم پێ باش بوو اینجا لەوەی ئەو نەبێت بابێنە سەر ئەمەی کاک سامی کاکاڵێ سڵاو هاوڕێیان بەڕاست فیستیڤاڵی لەندەن لە چ ڕێگایە وەرئەگیرێت و چۆنە ئەوەیان من نازانم کاگاسۆ ئەوە تۆ مەگەر وەڵامی بیتەوە چۆنە مەبەستێ فیلم چۆن وەرەگیرێ فیلم چۆن وەرەگیری بۆ فیستیڤاڵەکە بارحە فیلم ئەم ساڵ تەواو بووە ئەم ساڵ لەبەر ئەوەی وەزعی مالی زۆر خراپ بوو زۆر کەم دەستکەوتە بووە هێشتا قرار نییە ساڵێکی تر بکرێ ئەگەر کرا بە چەند مانگێک پێش ئەوە ئاگادارەکرێنەوە هەموو فیلم سازەکانیان لە وێبسایتی کوردیش فیلم فیستیڤاڵەوە ئەڵێ فیلم وەرەگرین و کاتە فیلمەکەت ئەنێری و سەیر ئەکرێت لیژنەی سیرکردنی فیلم هەیە ئەگەر فیلمەکە ڕێیتی ینی هەڵبژاردننی بەرکەوە ئەچێتە ناولیستی فیستیڤاڵەوە ڕێگاکە ئاسانە بەڵام جارێ ئێستا تازە تەواو بووینە هەر با پشوویە بدا خەڵکەکە و ئەوەی کە ئیشی تیاکەن بزانین لە ساڵی ئایندەیە ئەگەرەوە بووە ئەتوانین ئاگادارێ بکەینەوە بەڵێ کاک سامی کاکاڵێ ئەگەر باسی ئازایەتی ژن و ئافرەتانی کورد دەکات بە ئەکتەری کوردی بهێنابە نەگوڵ شیفتە نازانم مەبەستی چێتێ ئەم لێرە مەبەستەکەی لەوەیە مەبەستی لەوە بێ ئەکتەری بیانی بەڵێ منش لەگەڵتان خۆگەلێ جار ئەوەتانێت لە فیلمیش بۆ ئازادی فیلمەکە کە لە کۆبانی کراوە لەناو کۆبانی کراوە بەس باسی قەڵای سووری ئامە دەکات کەچی هاتووە کۆمەڵە شەڕبانی هەر حەقیقی هێناوە وابزان بێکدوانێکیان دوای فیلمەکە شەهید بوو بوون یعنی ئەوانی هێناوە ئیتر ئێمە دەرهێنەرەکە لێرە کاکسامی هێنامان باسی ئەو فیلمەی کە دەتوانی جۆ لەوانەکەی بگری ئەو باسی ئەوواکە کە ئەوان چەند ئاسانکاریان کردووە لە گەیاندنی پەیامەکەیە وەکو شەڕوانی خۆیان
وەکو شەڕەکان کە چۆن بەشدار بوونە چیان کردووە لە هەموو حاڵەتەکانیان چۆن تەسیب کردووە بەڵام خۆی مە دووریش نەڕۆین خۆ زۆر لەو فیلمانەی جیهانیانەشکای بینی نەکتەرەکان هیچیان هەر شەڕیان نەکردو ڕۆژە لە ڕۆژان بەشداری خزمەتی سەربازی وڵاتەکەی خۆشیان نەکردووە نیانە بەڵام ڕۆڵی جوانیان بینیوم گرنگەوەیە نواندنەکە تا چەند ئەتوانرێ بە جوانی بکرێت وڵا کاکسەکرێت وڵا ئەزنی چۆنە کاکسامی خۆی زۆر جار حتمما تۆگەر کارکتەری فیلمەکانت ئەو کەسانە بن خوان لە ناو ڕووداوەکەی بوونە لەوەی ئاسانتر بتوانن بچنە ناو فەزای فیلمەکەەوە یان ئەو حقیقەتەی کە ئەیانەوێت تەحبیلی لێ بکەن بەڵام شت نییە هەموو جارێ ئەمە ئاسان بێ بۆ دایرکتەر و بتوانێت ئەو کارکتەرانە دەستکەویان بیدۆزێتەوە بەڵام ئێستا بۆ نمونە ئەو فلیمەی سنجار هەر خۆ بەشی ئەوەی کە حەلیمە هەر خۆشی ئەکتەرێکی کوردە و لە ئەڵمانیا ئاژە و دەورێکی زۆر جوانی بینیوە کەسڵن عەرەبیش نازانێت لێ خۆی فێر عەرەبی کردو ئەوانەی کە پێویستی بۆ لەگەڵ شێخەکەیە زۆر جوان توانیوێتی ئاکتینگ بکە کە لە ئەڵمانیا شۆچۆتەوە بۆ ئەوە بەڵام هەر لەو فلیمە بۆ نمونە هەر ئەم کچانە هەر ئاکتینگەکەشیان باش نییە کە ئەمانش بە حیساب خۆیان ئەکتەر نەبوونە هەر لە ناو جەوەکەیە بوونە بەڵام نیان توانیەوە ئەو نەخشە ببینین بەڵام هەر ئەو فلیمەی کە تابان باسی کردو هاژە یان هازا یان هەرچێک کەسەکە خۆی شخصێتی ناو ڕووداوەکە بووە چونکی لە فلیمەکە ئەچێتەوە بۆ ئەو ماڵەی کە پنایان داوە ماڵێکی عەرەبن بۆیە لەوەی باشتر و ئاسانتر هەم دایرکتەرەکە توانی بێتی باشتر ئیشەکەی بچێتە پێشەوە ئاسانتریش ڕاستیەکەی حتمما بەڵام شەر نییە ئەمە وە کاکسەرکەوتی هەموو جارێک بێتە دەزیان بە ئاسانی بێتە بەردەست دایرکتەرەکەەوە و سەرنجامیش هەندێک فلیمسازی ئەوروپی یان هەندێک ئینسانی ئەوروپی هەندێک سەرکەشی ئەوانەیەکەن لەوەی ئێمە فێر نەبوو بێتین ڕانەهات بێتین ئەوان زۆر جارسنە ناو زۆر ڕووداوە کە ئێمە ناوێرینیان بۆمان هەڵناسوڕێ جاروە مناڵێکت هەیە دەستە بەستێتەوە دایکێکت هەیە ناهێڵی بڕۆی بەڵام ئەوروپەکان جۆ نادەنێ جاروای ئەسنە ناو چەقی ئەو ڕووداوانەی کە ڕۆدەن و خەریکی تەسویر و ئیشکردنن بەڵێ هەر کاکسانی کاکاڵێ بەڕێز بەس ژنی کوردی نا بۆ مناڵی کوردیش هەر کوچە و کۆڵانەکانی شنگال و هەڵەبجە و ئەنفال سەدان ستۆریتیایە کاکاسۆ ڕێم بەرێ با من لێرە ئەم وەڵامە بەمەوە پێش ئەوەی تۆ با یەک شتێکی سەریعی پێ بڵێم بۆ تۆش باشە بێت ئەزانی چۆنە هاوڕێجان کاک سامی ئەخیر فیلمی فیستیڤالەکە عیمادی چایلهود بوو ینی مناڵی عیماد ئەو مناڵە بوو کە لە ژێر دەسەڵاتی داعشەکە زۆر مایەوە و تەسیری ئەوان لەسەر ئەم مناڵە و دواتر چۆن ئازاد کرا و چۆن هاتە ناو خەڵکە و چ وەزعێکی خراپی هەبوو هەرچەند ئێستا عیماد دیارە دایرکتەرەکەی لەوێ بوو وە قسە زۆر کرا و زۆر پرسیاری لەکرا ئێستا لە خۆشبەختانە 11 ساڵە و تەمەنی و لە کەنەدا شەوڕزگاری بووە بەڵام مەبەستمەوەی ئەو فلیمە زۆر دەنیاوەتەوە بەڕاستی عیماد چایلهود وە فلیمێکە لەسەر مناڵێکی کوردە مناڵێکی یەزیدیە کە چۆن مامەڵای ئەکەن داعشەکان و دواتریش ڕنگدانەوەی لە ناو کۆمەلگای تەبیعەت چۆنە بەڵێ کاکسەرکەفەر بەڵێ کاک سامی خەندان حەمەجەزا ئەبوایە لایڤێکی پێشکەش کردایە من داوام لێ کرد لەسەر مناڵی کورد اینجا ئەو لایڤە و ئەو بابەتە ئەو تەوەرەم زۆر پێ زەرورە یعنی ئێمە ئەگەر نازانم کاکسانی تۆ لە چۆی لە چی وڵاتێکیت کاک ئاسۆ مەسەلەن لە لەندەنە لە بەریتانیایە ئاسیا خان لە کەنەدایە تابان خان لە بەریتانیایە من لە ئەمریکا مۆ برادرانی تر لە ئەڵمانیا لەو جیانە ئێمە نابینین مناڵ بێتە سەر جادە شت بفرۆشێ نابینین مناڵ بێت سوال بکات سوالکردن نابینین ئێمە مناڵ نابینین بچێتە دوکانێک شت بکڕێ شتی ئاسایی خۆی بکڕێ ئەبێ باوکی دایکی کەسێکی لەگەڵ یا بێ کاچێ بۆ دوکانە و ئینجا لە هەمووی خەتەرتر ئێمە نابینین باوکێک یا کەسێک مناڵێک بنێرێ بڕۆ لە فلانە دوکان جگەرم بۆ بکڕە نییە مناڵ نابێت جگەرە بدرێتە دەستی داوای هەوێ ئەکرێ ئەبێ لە 18 ساڵە یا لە 20 ساڵە کەمتر نەبێت هەر وڵاتە و بە جۆرەی هی خۆی ئەمە گەورەترین گرفتە ئینجا من داوام کرد لە خەندان خان خانمێکی توێژەرەوەیە لە بواری مافی ژنان و مافی مناڵان و خۆم سەردەمانێک لە 92 ئەو کچە بە گەنجی بینیم چۆن کەوتە ئەوەی شۆڕشێکی کرد بۆ ئەو مناڵانەی ئەمە لە شاری سلێمانی
ئیتر نازانم لە شارەکانی تریش کردی یاننا بەڵام شتێکی زۆر گەورەی کرد ریسێرچێکی زۆر گەورەی کرد ئیتر من داوام لێ کرد بێت لەسەر ئەوە ئیش بکەین کە چۆن فیلمسازی کوردی ئیش لەسەر و مناڵانەمان بکەن ئیتر ئەلبەت ئێمە مەبەستمان هەر مناڵی سلێمانی یا هەولێر یا کەرکووک نییە مناڵی هەموو جێیەکە و ئەوانەشی کە بوون بە قوربانی لە ئەنفالە و لە هەڵەبجێە و لە شنگالە و لە هەموو ئەو کارە ساتانەی تر و مناڵانش بەڵێ کاکسانی جانەوە بەس ویستم ئاگادار بکەمەوە لەسەرەوە و تابان خان پرسیارێکی ئەڵێ کاک ئاسۆوەکو ئاگادار بیت ئەرشیفی ئەو فیلمە کوردیانەی فیستیڤاڵی لەندەن لای چێیە و چۆن بتوانین لە داهاتووە زیاتر دەستمان پێ بگات وڵی هاوڕێ نازانم بە دقیق بەس هەندێک لە فیلمەکان ماونەتەوە ئەم هەندێکیان من خۆم بسا جارێکی تر سەیری فیلمی ماینێمز دێکان ناوم دێکانە کردەوە بەڵام ئەبێ لە هەموو حاڵەتێکە هەر بچیتە سەر پەیجی کوردیش فیلم فیستیڤاڵ لەندەن هەر بچۆ سەر وەبسایتەکەی LKKF ئەوە بچۆ لەوێ ئەوەی بەعزێکیان ماونەتەوە دڵنیان بەڵام بەعزێکیان کە تەواو بوونە وەریان گرتووە یان نیان هێشتووە کۆدەکەی تەواوە بە ئەکسپایرە بێ ناهێڵن بینەرێبیان بەعزێکیان کە زۆر تازن و ئەیانەوێ بۆ شوێنی تر بڕوە بەڵام لەسەر وێبسایتەکە باشترین ڕێگایە کە بتانی زانیاری باشترت دەستکەوێت هاوڕێ و بەدەر لەوەش هەوڵە دەم ئەگەر شتێکی باشترم دەستکەوت بە شخصیات پێتەڵێم لە ڕێگای تەلەفۆن شتەوە تابام خان وەکو من ئاگادار بم پار بوو یا پێرار بوو لە کاتی کۆرۆنایە هەر لەندەن کە فیستیڤاڵێکیان کرد و کاتە ماوەیەکیان ئازاد کرد بۆ کۆمەڵە فیلم تا بتوانین بیبینی ئەوە بوو کۆمەڵە فیلمان لەو کاتەیە بینی بەڵام یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەو فیلم سازانی فیلمیانە نێرن بۆ فیستیڤاڵەکان چونکە بەس بۆ فیستیڤاڵە نیە بۆ فیستیڤاڵی تری شەڕات ئەنجاوکو بۆ فیستیڤاڵی ترە ڕوا ناتوانێت جارێ وای لێ بکات پێشان بدرێ و هەموو کەسێک ببینێ وەگەلە جار ئەو فیستیڤاڵە ئێستا لەوەی ئەو فیلمانە هیچی لە بەردەسانە بێت چونکە ناتوانێت پێشانی بدە بەس لەو کاتەیە پێشانی داوە دوای ئەوە ناتوانێت بۆی نییە ئەوە پەیوەستە بەچۆ بۆ کەمپانیەی وەبەرهێنان کە فیلمەکەی یا دیستریبیوشن بڵاوکردنی فیلمەکان پەیوەستە بەوان گەلە جار دەرهێنەرەکەش بۆی نییە ئیتر ئەوە ئەکەوێتە سەر موڵچی ئەو کەسانە باوەڕ ناکەم ێستا لە ئەرشیڤی فیستیڤاڵی لەندەن هەبێت چونکە فیستیڤاڵەکە بەس ئەو ماوەیە کۆدێکی لایە ئەو فیلمەی لە ڤیمیۆ وەرگرتووە لە چۆ وەریگرتووە لێدا و دوای تەواو بۆی نییە بەڵام هەر فیستیڤالەکە ئۆنلاین بوو فەرقی کرد ئەوەی پار ماوەیەک زیاتر مایەوە لەبەرەوەی فیستیڤالەکە هەمووی بە ئۆنلاین عرض کرا وەک ئەم ساڵ نەبوو بڵێن لە دوای کۆرۆناوە یەکەم جارە بڵێن ئەم ساڵ هاتەوە و فیلم کەوا بە ڕسمی فیستیڤال پێشکەش کرا بڵێ ئیتر هەروەها خۆشت هەمومان ئاگامان لەوەی لەم وڵاتانە مەسلەی چاپارێزەیە کۆپی ڕایت ئەو فیستیڤاڵە یان ئێستا من فیلمەکەی ئەزمون کاک شەوکەت بۆی ناردم من ئەبێ دەسم پاک بێ بەرامبەر بە کاک شەوکەت بۆ کەسم نەنارد ناینێرم خۆم بینیم بۆی مناقەشەی کەم وەک چێش بینیوێتی بابێ مناقەشەی کە بەڵام من ناتوانم ێستا تابان خان تۆ کەسێکی عەزیزی لەلای من ئەو پەڕی متمانم پێێتە بەس ناتوانم بۆت بنێرم دوو خەڵاتیشی بر هەر لە فیستیڤالار بۆ زانیاریتان ئەزمون بەڵێ ئەسە مەسەن ئەم جارە ئەم هەفتەیە بێتەوە فیلمەکەی کاک شەهرانی عەلیدیە کاک شەهران بۆی ناردووم من ناتوانم بۆ هەموو کەسێکی بنێرم یعنی ئەبێ دەستپارێز دەسم پاک بێ بەرامبەر بە چاپارێزی فیلمەکە ئەوەیان ئاوهایە بزانم پرسیاری تر ئاسیا خان لێرە باسی تەوەرێکە کا جوانی این کردووە ئەڵێ گوڵشفتە بەناوبانگە بۆ سەرنجڕاکێشانی کەسانێک کە کوردنی گوڵشفتە مەقسەدی لە ئەکتەرەکەیە خانمە ئەکتەرەکەیە کە دەوری لە فیلمەکەی بینیوە اینجا ئەوە لە هەموو دنیاە وایە ئاسیا خام یەکێک لەو بنەمایانی کە فیلم پڕفرۆش کرێت بۆ بازار ئەوەیە من ئێستا وەکو دەرهێنەرێک بۆم بکرێ حەزەکەم بڕۆم ئەنتۆنی هۆپکینز بێنم لە فیلمێکما دەور بینێت یا بڕۆم
ڕقەمن ئیترەوانە ڕقەمن لە دنیای ڕقەمن یعنی ئەو هەر خەڵک فیلمەکەی ببینێ و بێجگەلەوەش ئەوە وەکو کورد نییە یان وەکو عەرەب و تورک و فارس نییە لە بەرامبەر بە بڕێ پارە لە فیلمێکی خراپیشا دەوربینێ نەخێر ئەو فیلمەکە ئەخوێنێتەوە ئەگەر بەدڵی بوو ئینجا بڕیارەدا ئەگەر بەدڵی نەبوو پارەی باشی دەرێ نایکات ئەوە با سەرکوزشتێکتان لەسەرەوە بۆ بجێرمەوە لەسەر فیلمی عومەر المختار لە بینی ئۆلیڤەر رید و ئەنتۆنی کوین ئەنتۆنی کوین هەر بە تەبیعەت یعنی خۆی بە متمانەی کرێدتی خۆی لە ناو فیلمسازی جیهانیە ئەو لە پێش ئۆلیڤەر ریدەوەیە ئێستا زۆر کەسێ ئۆلیڤەر رید ناناسێ بەس ئەنتۆنی کوین هەر دیارە ئەنتۆنی کوین ئۆلیڤەر رید داوا لە ئەنتۆنی کوینەکە با بڵێن لە تایتڵی ناوەکانە کە ناوە نووسرێت ناوی ئەنتۆنی کوین لە پێشەوەیە ئۆلیڤەر رید دواترە دوای ئەنتۆنی کوین دێت چەند ناو دوایتر دێت نازانم بەس دوای ئەوە بەس ئەنتۆنی کوین لە پێشترە ئۆلیڤەر رید بە ئەنتۆنی کوین ئەڵێ ئەو بڕەپارەی بۆ من تەنخان کراوە ئەنتۆنی ئەدەمێ هەمووی بۆ تۆ بەس بی هەڵە ناوی من لە پێش ناوتەوە بێ ئەنتۆنی کوین ڕەتێکاتەوەڵێ مشتیوان ناکەم ناوەکەم زیاتر مەبەستە نەک پارەکە اینجا بزانە هەردووچیان ئەو دوو ئەکتەرە گەورەیە هەردووچیان پارەکەیان بەلاوە مەبەست نەبووە بەس کرێدتیان بەلاوە مەبەست بوو متمانەیان ئیجاوە مەبەستم لەوەی گوڵشیفتە بوو ئاسیاخان وایە ئەوە لە هەموو دنیاە وایە و فیلمسازەکە ئەوە کات یەکێک لەو شتانی ئەوەیە کە ئەوە کتەرایەنێت بۆی لای خەڵک ناسراوە بۆی خەڵک لەبەر ئەو زیاتر فیلمەکە فرۆشی هەبێت بچێتە بازاڕەوە و فرۆشی فیلمش یەکێکە لەو بنەمایانەی کەم کە فیلمسازی کوردی ڕزگارەکە لەو قەیرانی کە ئێساتایەتی ئەگەر فیلمی کوردیمان بگاتە ئەوەی بەیانی من فیلمێ دروستەکەم یا با بڵێن هەر برادێکمان لە کوردستانەوە کە فیلمێ دروستەکات کاک شەوکەت ئەمین کوردی کە فیلمێک دروستەکە فیلمەکەی لە بازاڕی لە هۆڵەکانی دنیا پێشاندرا و خەڵکی زۆر لە کەنەدا و لە ئەمریکا و لە ئۆسترالیا و لە ئەوروپا و لە وڵاتانە چوون سەرەیان گرت بۆ فیلمەکەی ئەمە بۆ خۆی بۆ ئەو کەمپەنیە و بۆ شەوکەت ئەمین کوردی بۆوانە بۆ گروپە بودجەیەکی باش بازاڕێکی باش دروستەکات بەرە ڕووی جیهان و هەنگاوێکی گەورەیە من تەمە ناکەم هەموو فیلمسازێکی کوردی بەو چەمکە ئیشکەن فیلمەکانیان لە بازاڕی جیهانە ساخترێتەوە بازاڕی فیلم لە کوردستانە زۆر کەمە گەورەترین گرفتمانەوەیە فیلم هەیە لە زۆنی زەرد لێ درێ لە زۆنی سەوز لێ نادرێت لە باکوور لێ نادرێت فیلمی باکوور ئەوەتانێ فەرموو لە زۆنی سەوز لێ نەدرا زۆنی زەرد هەر لێ نەدا ئەمە گرفتە ئیتر ئەم فیلمسازە کوردە قوربەسەرە لە کوردستان چۆن پارە پەیاکات نایکات کە پەیای دەبێت چاوی لە حەزبەکان بێ اینجا گەورەترین کێشەی فیلمی کوردی بازاڕی جیهانیە فیلممان گەشتە بازاڕی جیهانی لە سینەماکانی جیهانە لێدرا پارەی کرد ئیتر منەتی بە یەکێتی پارتی هەر نییە ئەخر خۆی بزنسێکی گەورەیە فیلم ئێمە نەمانتوانیەوە هێشتا بچینە ئەو بزنسەوە لێ بەشێشەوە بێ فیلمەکانی ئێمە ئەهلی ئەو بزنسە نەبوونە کەمتر توانیوانە بکەونە ناو ئەم بزنسە گەورەیەوە دەنا بۆ خۆی فیلم ئیشە پارەیە چۆن تۆ بێ هەوڵدەی ئیش لەسەر ئەوە بکەیت تۆ ئامانجت ئەوە بێ فیلم بگەێنیتە ئەو شوێنە خۆگەر نەیگەێنی ئەوە فیلمەکان لە دنیای لۆکاڵی کوردیا هەر مەحدودیاتە هەر ئەوەیە کە ئەی بینین کە بووە بەداخەوە بزانم چیکە پرسیاری هەیە بزانم هەر ئەمە پرسیارێکی کاکسامی مەشەر پەیوەستە بە فستیڤالەکەوەڵێ کاکاسۆ فیلمی ئەنیمەیشن وەرەگرن فستیڤاڵی بوو دوو فیلمی ئەنیمەیشنی تیا بۆم ساڵ فیلمی بچووک دیارە کورد شۆرت فیلم لە کۆتاییە کەس پرسیاری نەبوو پرسیاری کە نییە نابینم دەستخۆشی برادرانەیە و زۆر زۆر سوپاسی هەر هەمووتانەکەم و سوپاسی کاگاسۆکەین و بۆ هیوایی بتوانین خزمەتێکی گەورە بکەین بۆ داهاتووی فیلمسازی کوردی و بۆ ئەم ڕۆژ
ڕووناخانەڵێ ئۆلیڤەر ڕید لە فیلمی ئەلفەخ بەناوبانگە بەڵێ ڕووناخان بەس من ئەوەکو نمونەیە کرد لەسەر مەسلەی کەسایەتی هێنانی کەسایەتیەک ئەکتەرێکی بەناوبانگ بۆ فیلم یان گەلێ جار با بڵێن ناوی کەمپەنی وە بەرهێنان ئەویش خۆی لە خۆیان بازاڕێکی گەورەیان هەیە و بێجگەلەوە ئەیجنتەکان ئەمانە هەمووی مایەی پرفرۆشی فیلمەکانن ئەوە من لەوەیە بۆیە ناوی ئۆلیڤەر ریدم لەوێ هێنا ڕووناخان زۆر زۆر سوپاس بۆ هەر هەمووتان دەستخۆشی لە هەموو لایەکەم دەستخۆشی لە کاکاسۆکەم و کاکاسۆ لە کۆتاییەگەر شتێکتەیە لە خزمەتین زۆر زۆر سپاس بۆ تۆ بۆ هەموو ئەو هاوڕیانی جۆمانیان لێبوو لەگەڵمان نابوون و ئەوانەی لە ئایندەشە ئەیبینەوە هیوادارم بابەتێکمان وروژانی بێ کە خێری تابێ بۆ فیلم سازان و بۆ کۆمەلگای کوردی و بۆ دنیای ئێمە کە دنیای ئیشکردنە لەسەر فیلم و هیوادارم پێکەوە زیاتر توم و تۆڵتر پەیوەندەکەمان بەهێزکەین ئەوانەی کە ئەهلی فیلمن بتوانین پرۆژەی باشتر بتوانین سەرچاوی باشتر بەکاربێنین و هیوادارم ئەوەی کە جۆی لێمە بێ و بە تایبەتی ئەوانەی کە فیلم سازن تکایە ژنی کورد لەبیرتان نەچێ بۆ فیلم سازی تکایە ژنی کورد زۆر زۆر دەور و نەخشێکی گرینی هەبووە لە دنیای ئەمڕۆیە کە هەمووی خۆمان بە چای خۆمان بینی ومانە تکایە ئەم سەرچاوە گەورەیەتان لەبیر نەچێ تکایە ئەمە بکەن بە هەوێنی فیلمەکانتان و ئیشی لەسەر بکەن و هەمومان بەیەکەوە توانین ئیشەکان و پرۆژەکان باشتر بەرینە پێشەوە سپاسی تۆ هەموو هاوڕیانەکە زۆر زۆر سپاس ئازیزان دۆستان ئەلبەتە ئەم تەوەرەی ئەمڕۆ ئەو هەنێ لە تەوەرەکانی ترش ئێمە بۆ ڕوژاندنی ئەو بابەتانەیە کە پێویستن لەم ڕۆیە بۆ دۆزی میلەتەکەمان و لە بواری فیلمسازیە بە تایبەتیشی لەسەرکەین چونکە لە بواری فیلمسازیەکە لەسەر ئەو بابەت و تەوارانەکە ئیشەکرێت تەوەرەکە دۆزەکە گەورەترەکرێتەوە وە زیاتر ئەچێتە ناو خەڵکە وەکو کاگاسۆوتی حەزەکەم ئاگادارتان کەم و یەکشەمی داهاتوو گەنگەشەی فیلمەکەی کاک شەهرانی عەلیدیە کە ناوی بیرەوەریەکانی ئەسپی ڕەشە اینجا حەزەکەم ئێوە هەمووتان ئەوەی کە بینیوێتی ئەوە باشترە گەر تێبینی و سەرنجی لایە ئەوەی شینەی بینیوە ئەتوانێت توانی پێیایی کات چۆن بێ بیبینێ فیلمەکە ببینێ من نازانم ناتوانم پێتان بڵێم لە ڕێی منەوە چونکە من کاک شەهران بۆی نردووم بەڵام ناتوانم بۆتان بنێرم ئەبێ ئاگام لەو دەستپاکیە بێت داوای لێبوردن لەوەیەکەم بەڵام نووسینیش زۆرە لەسەری ئەتوانن بیخوێنەوە و حەزەکەم بە هەمومانەوە گەنگەشەیەک لەسەر و فیلمە بکەین هەر پرسیارەکانی ئێمە نەبێ و پرسیارەکانیشتان لەو کاتانەیە کە گەنگەشە ئەەکەین پرسیارەکانتان دوامەخەن لەو کاتەیە بپرسن من پرسیارەکەتان ئەخەمە سەر شاشە و پرسیار لە کاک شارامەکەین کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و بەو هیوا درود بۆ ڕۆحی ڕەوانی هەموو شەهیدانی ڕۆژەڵات و ئێران لەم ڕاپەڕینەیە و هیوادارین ژنانی هەموو ئێران و کورد و میلەتی ئێران ڕزگاریان بێت لەو زوڵم و زۆرێ و بەو هیوایەی سەرکەوتنێکی گەورە بە زووترین کات بە قوربانیەکی کەم بگاتە دنیا هەموو کاتێکتان خۆش ڕێزی تایبەتمان تا یەکشەمی داهاتوو لە خزمەتتانە ئابین کاکاسۆی جان زۆر